ڕۆژ باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین و بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتانە دەبین. ئەمڕۆ کۆتا ڕۆژی هەفتەی کۆتا هەفتەی مانگی یەکە کە لە ساڵی نوێدا یەکەم مانگمانە. ئەمڕۆ کۆتا ڕۆژمان دەبێت و مانگی یەک تێدەپەڕێنی دەچینە مانگی دووەوە. هیوادارم هەموو لایەک پشتێکی خۆش و کۆتا هەفتەیەکی خۆشتان هەبێت. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون هەروەها دوو تەوەری سەرەکیشمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان باس لە یاریەسیانیەکان دەکەین کە ئێستا بۆ ماوەیەکە بێت کە لە باشووری کوردستان گرنگی بەم یاریە دەدرێت. هەروەها چەند یاریزانێکمان هەیە کە ئاسێکی زۆر باشیان هەیە لە ئاسی هەڵبژاردگەشتنەوە تا ئاسی هەڵبژاردەی عێراق و لە ئاسی هەڵبژاردەی عێراقیشدا توانیویان چەند پاڵەوانێتێک چەند مەدالیاک بەدەست بێنن. ئەمڕۆ میوانێکمان لەگەڵایکە بۆ خۆی خاوەنی 48 مەدالیایە لەو پاڵەوانێتیانیان پێڵەوانتە نێودەوڵەتیەکان کە لە ئاسی دەروی عێراق بەشداری کردووە کە 9 مەدالیان خۆشبەختانە مەدالیای ئاڵتوونن. بە خێزانی پێکەوەمویان وەرزشکارن خۆی و خوشکێکی و یاریە کات و پێشتر باوکیشیان بامان شێوە ئەو یاریی کردو. جگە لەم یاریە چەند یاریکی دیکەش دەکات لەوانە ڕاهێنەری مەلەوانی و هەروە یاریزانی تۆپی پێشە. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین لەسەر ئەو بابەتانە. لە تەوەری دووهەمی بەرنامەکەشماندا باس لە بابەتێکی جیاواز دەکەین کە ئێستا لە بەداخوایانی لە باشووری کوردستان و لە عێراقیش ئەتوانی بتێ بە شوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم بابەتە زۆر باوە بابەتی پەنابەران ڕۆشتە دەرەوە بۆ دەرەوەی وڵات بە جێشتنی وڵات کە بەداخەوە ئەو کارانی کە دەکرێن زیاتر کاری نایاسایین، ینی خەڵک پەران دەباتە ڕێگەرە نایاساییەکان کە چەندین گرفتی هەیە و ئەوەی کە جێی داخترە ئەوەیە کە تاوەکو ئێستا یاسایەک نیە لە هەرێمی کوردستانە بابەتانە ڕێکخا. زۆر کەسێ ئەوانەی کە ئەم کارە ناسیانە دەکەن یان ئەوانەی کە پێیان دەوتێ قاچاقچیەکان یاسایەک نییە بۆ ئەوەی ڕێگری لەمانە بکرێت یاخود ئێستا بابەتەکە تەشەنەی سندووە لە هەندێک لە نووسینگە و لە شوێنە گشتیەکان کە بە فەرمی مۆڵەتیان لە حکوومەت هەرێمی کوردستان هەیە و بە فەرمی نووسینگەیان کردوێتەوە لەناو شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان. دەڵێن بە خەڵک وەرن ئێمە بە فەرمی دەتانبینە دەروەوەی وڵات، ئێمە بەو شێوە پاساپۆرتان بۆ وەرەگرین، پارەیەکی زۆریان لێ وەرەگرن. ئەم ڕێگانش هەمویان بە پێی پسپۆڕانی بواری ئەلە بوارە ئیش دەکەن و پێڕێکخراوەکان ئەم کارانە هەمویان کاری نایساین. بەڵام بەداخەوە وەکو گوتم ینی کەسێک نییە تا وەکو ئێستا ڕێگری لەم کەسانە بکات کە زۆر کەس لە بینی کەوانەیەکە بە کارێکی فێڵ ناویان دەبن. باس لە ڕەوشی پەنابەرەکانیش دەکەین لەگەڵ پسپۆرێکی بواری پەنابەری. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمە ڕۆمان دەبێت کە گفتوگویان لەسەر دەکەین لەگەڵ میوانەکانمانە. ڕوا چەند بڕگەیەکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و پەیاملێرانیشمان ڕاستەوخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکان وەردەگرین. یەکەم بڕگەی ئەم ڕۆمان بڕگەی نیگا دەبێت کە هاوکارمان کۆچەر چەند فۆتۆیەکی گرتووە و بینەری و فۆتۆ نابین.
دەستخۆشی لە کاکە کۆچەر دەکەین کە هاوکارێکمان لە کەناڵی گەلی کوردستان و لە پەخشی کەناڵی گەلی کوردستان کار دەکات چون وێنەیەکی زۆر تایبەت و جوانی بۆ ئامادەکرد بووین. دەچینە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا وتمان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی یاریەسیانەکان لە باشووری کوردستان و بەشێکی گشتی لە عێراق تا تەواو و چەند گرنگیان پێدەدرێت. ئەو یاریزانانەی کە ئەو یاریە دەکەن کە بێگومان دەبێت لیاقا یەکی زۆر توانای لێهاتووی جەستەیەکی زۆریان هەبێت چونکە یاریەکی زۆر قورسە سێ یاریە پێکەوە ئەنجام دەدرێت لە هەمان کادا ینی پشوو لە نێوانیانە نێ ئەبێت ئەم سێ یاریە پێکەوە ئەنجام بدرێت تا چەند لە باشووری کوردستان هەرچەند ئەم یاریە کەمتر پاڵەوانێتی تێدا دەکرێت یان لە باشووری کوردستان ئەوەی کە هەیە لە ساڵێکە لەوانەیە پاڵەوانێتێک ئەگەر زۆر بڕوە دوو پاڵەوانێتی لە بەڵام ئەم پاڵەوانێتی خۆی ئەم یاریە پێویستی بە وەکوتم توانای لێهاتوویکی جستەیی گەورە هەیە ینی ئەو کەسە لە ساڵێکا لەبێ بەلایانی کەمەوە 5-6 پاڵەوانێتی بکرێتەوە بۆی بەردەوام بێت لە ڕاهێنان بەردەوام بێت لە کێبڕکێکردن چونکە وەک گوتم ینی ئەمە بابەتێن نییە بچیت ماوەیەک پشتی بۆ وەرگرتووی دوای بگەڕێتەوە دەبێت بە هەمیشەیی تۆ توانایەکی جستەیی گەورەت هەبێت بە تایبەتی کە نزیک دەبیتەوە لە پاڵەوانێتیەکان ڕاهێنانێکی زۆر قورسی دەوێت ینی ناکرێت ئەم بابەتە هێنتا پشتگوێ بخرێت ئەگەر تۆ پاڵەوانت لەم بوارەدا هەبێت هەرچەندە لەگەری لە باشووری کوردستانی پاڵەوانێتیەکە وەکو گوتم ینی ساڵی پاڵەوانێتێک دەگرێتەوە بەڵام ئەمەدە کفایەت نییە. گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین بەڕێز بڕواسەلام پاڵەوانی یاریەسیانەکان و هەروە یاریزانی هەڵبژاردەی عێراقا زیاتر گفتوگۆ لەسەرگەن لەسەر ئەم بابەتە و یانەکان چەند گرنگی بەم بابەتە دەن کاک بڕوا. ڕۆژ باش دەستخۆش بێ زۆر سپاس بۆم دیدارە بژیت. جارێوەڵا حەزەکەم پێناسەیەکی یاریەسیانەکان بکەی لەوانەیە زۆر کەس شارەزان نەبێت یاریەسیانەکان چین لە چی یاریەک پێک هاتوون ماوەکەی چەند ئەبێت. بەڵێ من خۆم بڕواسەلام یاریزانی هەڵبژاردەی عێراق لە یاریەسیانەکان وەکو ڕاهێنەرێکی ئەکادیمیش هەر لەو بوارە کارەکەم. یاریەسیانەکان بە عەرەبی پێڵێن ثولاثی بە ئینگلیزی پێڵێن تریاتلۆن. ئەم یاریشی زۆر قورسە ینی هەموو کەس ناتوانێت بیکە چونکە ئەم تەنها یاریەک نییە تو وەکو یاریزانێکی مەلەوانی بی بەس ڕۆژانە تەمرینی مەلەوانی بکەی و لە مەلەوانیە پاڵەوان بی تاواکیفایەتە ئەم یاریە پێگاتووە لە یەکەم شت مەلەوانی دوای مەلەوانی پاسکی سواری دوای پاسکی سواری ڕاکردن سێ-چوار هینی هەیە کاتەکانی هەیە بە پێی بتوڵەکان مەسافەکانی گۆڕێ بەڵام مەسافە عالیمەکەی 1500 متر مەلەوانیەکەی هیتە دەرەوە دوای ئەوە 40 کیلومتر پاسکیلەکە دانی 10 کیلومتر ڕاکردنەکەی یارێکی زۆر قورسە ئەوەی کە ئەم یاریەکە پێ وترە ئایرۆنمان ینی پیاوی ئاسنی. باش ئەمە هەمووی پێکەوە بەسەرێکەوە کرانیەوە نیە بڵێ مەلەوانێکە کەیت و پشوێک وەرەگریت و دواتر پاس هیچ پشوێکی تیانەکە تۆ لە ئاوەکە هیتە دەرەوە ڕاستەخۆچی بۆ مەنتیقەی ترانزیشن کە پێ وترە مەنتیقەی تەبدیل لەوێ پاسکیلەکە دانراوە هەمووی شوێنی خۆی هەیە ڕقەمی خۆی هەیە ئەبێ ڕقەمەکەی خۆت بناسیەوە سەر قۆڵت چی ڕقەمێک بێ تۆ پاسکیلەکە لە فلان شوێنە دانراوە لە فلان مەسارە لە مەنتیقەی ترانزیشنە پاسکیلەکە هەڵەگری بەسەریەکەوە هەموو بەسەریەکەوە چەند سەعات ئەخایەنێت ئەم یاری حەسەب قووەتی یاریزانەکە نەمە بەسم ئەو ینی بۆ نمونە خۆی ستاندەرێکەیە بۆ ڕاکردنی 100 متری ئەڵێ ئەوە چرکە خایانێدیان بە شێوەیەکی گشتی کە تۆ پاڵەوانی عالەمیەکە کە چەند ساڵێک پاڵەوانی جیهان و عالەمی بووە لەم پاڵەوانەتە کاتەکەی بە ساعتێک و 53 دقە و 43 چرکە تەواو کردووە. تۆ بە چەند داوایەکی من ئەچێتە ساعتێک و 55 دقە دوو دقیقەی فەرق دوو دقەیەک زۆرە بەڵام ینی نزیکی لە نزیکی بەڵام ئەگەر دەفع هەبێ ینی بتوانین تەمرینی باشترمانەبی ئینشاءالله توانین تاویزی ئەوە بۆ بکەینەوە. ئەمە لە هەموو شوێنێک ئەم یاریە کرد ینی ئەبێ شوێنی تایبەتی خۆی هەبێت ئەم یاریە کۆمەڵێک مواصفاتی تیا کە ناتوانێت لە هەموو شوێنێ بکرێت ئەساسی ئەم یاریە ئاوە ئەبێ ئەو شوێنێک کە تۆ ئەم یاریتیاکەی منتیقەیەکی ئاوی بێ چونکە تۆ پاڵەوانێتەکە لە بەحراکرێت لە مەزبەحا ناکرێت دوای ئەوەش لە بەحرا 1500 نییە تێکیشێت ینی تۆ ئەگە مەزبەحەکە زۆر درێژترین مەزبەح 50 مترە تۆ گەر هاتوو چۆ بکە لە ناویە هەر ینی تێکەچ یاریزانێک و دویاریزان نییە لە تەسویرەکانە تایەتی جاری وایە 100 یاریزان بەیەکەوە ئەو هەنێک لە سلایدەکانن کە بەشدای لە پاڵەوانەتەکان و یاریەکان کردووە ئەوەی کە ئێستا ڕات لە سەر شاشەگەری کوردستان ئەو پاڵەوانەتیانیان کە ئەبڕۆ بەشداری تیا کردووە خۆی وەکو یاریزانێک یاریزانی هەڵبژاردەی عێراق ئەو مەدالیانشی کە هەمان ناوە هەمووی مەدالیەکانی کاکە بڕوان بڵێ مامۆستا بڕوا چونکە مامۆستاشی خاوەنی 54 مەدالیە وانە 49 مەدالیان 9 مەدالیان ئاڵتوونە باشە سەرکەوتوو بیت ها بڕوان
ئەمە بەس لە دوکان و دەربەنی خانیانی لەوانێ بتوانانی لە باشووری کوردستان یاریە بکەین وانە؟ بەڵێ ئەم یاریە طبعاً جادەشی زۆر پێویستە ئەو شوێنی ئەو مەساری کە بتوڵەکەی لیەکەی ئەبێ جادەی قیری لێوە نزیک بێت چونکە تۆ دوای ئەوە یەکسەرە بێ بچی بۆ پاسکیل من بەداخواڵە بکە لە کوردستانە تا ئێستا شوێنێکی وامان نییە کە بتوانین 100% بتوڵەکەی لێ بەڕێوەبەرین لە دوکان شوێنێکێت چەند کیلۆمەترێکە ئەگەر ئەو چەند کیلۆمەترە قیر بکرێ ئێمە توانین پاڵەوانەتی عالەمیش بێنی لە دوکانە ئەنجامی بدەین چونکە شوێنە خۆ دوکانی تر بۆ ناجوڵێن لەو بابەتە وەڵی لایانی پەیوەندیدارمان زۆر ئاگادار کردوەوە لە مۆزوع کۆمەڵێکی زۆری لەسەر خەتن باوکاری قایمقامی دوکان و شارەوانی دوکان ئیشاڵا بتوانین لە ماوەیەکی نزیکە ئەو پرۆژە بچێتە بواری جێبەجێکردنەوە مۆزام هەمووتان مەشەڵڵا بە عایلەوی خەریکی ئەم یاریان خوشکێ کرد وە کاتی خۆی باوکیش ئەم یاریە کردەوە باوکمان خۆی ڕاهێنەری هەڵبژاردەی عراق لە یاریەسیانەکە ئێستاش ڕاهێنەرە ئێستا بە عایلەوی ئەسن بە عایلەی ئەنی کاتچنە دەرەوە بۆ پاڵەوانەتێک تۆ باوکت ڕاهێنەرە خوشکەکەت بۆ یاریزانە بۆ کسان تۆش بۆ کوڕا خۆی کاگڕێبیت ئەم پاڵەوانێتێک کە ساڵانەکرێ هەموو ساڵێک تەسفیاتی هەڵبژاردەی عراقەکرێتەوە بۆ نمونەکە من ئێستا یاریزانی هەڵبژاردەی عراقم من بەس بۆ ئەم ساڵ یاریزانی هەڵبژاردەی عراقم ساڵی داهاتوو جارێکتر تەسفیاتەکرێت ئەم تەسفیاتە چییە لە هەر هەژدە پارێزگاکەی عراقەوە یاریزان تێ جاری وایە چێتە 100 یاریزان هەمووی بەشدارەکە بوون مناڵە لە فیئەی متەقەدمینە ینی پێشکەوتوان 3 یاریزانمانەوەی احتیاتێک لە شەباب عینەن شت لە لاوان هەر بەم شێوەیە و زایدەن کچانیش ینی تو ئەبێ بەردەوام هەموو یاریزانەکانمان زۆرن لە باشووری کوردستانم یاریەکە یاریزانەکانمان زۆرن بەڵێ بە خۆشحاڵی بەم یاریە درێت ئێستا شێبڕکەیەکی زۆر لە بینی یاریزانەکانە دروست بوو لە هەردوو ڕەگەس لە هەردوو ڕەگەس چەند یاریزانمانێ لە باشووری کوردستان بۆ یاریانە بە تەقریبی نزیکی یەگاتە 20 یاریزانێک لە هەردوو ڕەگەس بڵێ لە بەناوی یانەکانەوە ئێوە بەشداریەکان یا بەناوی کەسڵەیە بێتە بۆ تەسفیاتی هەڵبژاردەی عراق بێتە پاڵەوانەتی مەفتوح تۆ توانی بەناوی خۆتەوە بەشداری بکەیت بۆی تۆ بتوانانی بچیتەوە ڕیزی هەڵبژاردەی عراق کە تۆ توانیت ئەنجامێکی باش بەدەست بێنی بێ هیچ شتێک چونکە یارە هیچ فێڵی بۆ هیچ کەسێتیانە حەسەب قووەتی خۆت و جوهدی خۆت ینی کەس ناتوانانی یارمەتیتدا کە تۆ پاڵەوانەتێکە دەستی پێکرد لەو دەقیەوە دەست پێەکە تۆ لە فیئەی خۆتە پێنجەم و شەشەم بێتەوە سەرخەت ناتوانانی بچیتەوە ڕیزی هەڵبژاردەی عراقانی پێویستە تۆ دایما لە تەمرینکرد نابی خۆش دەزانیت تا ئێستا ڕاهێنەرە گۆڕێ ساڵانە باوکم تا ئێستا ڕاهێنەرە چەند جارێک شەهادەی ڕاهێنەری دەورە کراوەتەوە لە دەرەوەی ینی بە وڵاتە عەرەبیەکان بە خۆشحاڵیەوە دووجار پلەی دووەمی بەدەستێناوە لە ناو 22 دەوڵەتی عەرەبیە ینی توانیوێتی بێتە باشترین ڕاهێنەر یەکێتی ئەم بوارەمان هەیە لە باشووری کوردستان بەڵێشێتی یاریسیانەکانمان هەیە لە باش ئەو بتوڵانەی کە ئەکرێنەوە لە باشووری کوردستان تەناو بتوڵانە کە لە ئاستی عێراقاکرێنەوە یا باشووری کوردستان بۆ خۆشیان بتوڵاکەنەوەکێتی ئێمە لەم پاڵەوانێت لەم یاریە سێ جۆر پاڵەوانەتیمان هەیە پاڵەوانەتیکان ئیتیحادی کوردستانی کاتەوە تەنها بۆ نادیەکانی کوردستانە پاڵەوانەتیکان ئەچێتە بواری مەفتوحەوە کە وەکو پێشتر باسم کرد هەڵبژاردننی یاریزانەکان بۆ هەڵبژاردەی عراق پاڵەوانێتێکی تر هەیە پێوترێ پاڵەوانێتی محافەزات ئەم پاڵەوانێتی محافەزاتە هەر محافەزە و بە 3 یاریزان بەشداریەکە هەر هەژدە پارێزگاکەی عێراق بەم شێوەیە تەسنیفەکەکرێ و لە زمانی ئەم تەسنیفانەشە کۆمەڵێک نادی ممتازەیە کۆمەڵێک نادی پلەیەک ئەبێ کوردێک بڵێ 90 پارێزگای عێراق چونکە هەڵەبجە هەچەندە ینی زۆر ڕاست لە هەنگاوین 90 پارێزگا ئەم یاریە پلەیەکی هەیە و ممتازیشی هەیە ساڵانە دوو نادیدا بەزای بۆ پلەیەک دوو نادیتر سەرەکەوێتەوە بۆ ممتاز یانەکانی کوردستان چەند یانەی لە پلە نایەبن یانەکانی کوردستان هەر یانەی وەرشی دوکانە لە پلە نایەبە هەموو ساڵێکیش لە پلە نایەبەکان تا ئێستا هیچ ساڵێک پلی یەکەمی بەرنایەوە لە نایبی عراق هەموو ساڵێک توانیوێتی پلی یەکەم لە نایبەکانە بەدەست بێنێ چەند یاریزانتان هەیە ئێمە بە تەقریبی نزیکی 15 بۆ 16 یاریزانمان هەیە لەو بوارەیە ئەو کاران مەڵێن هەنگاوێکتان هەبووە کەوەی لە خوێندنگاکانی شام یاریە چەسپێنن بەڵێ ئێمە هەر وەکو پرۆژەیەک ینی هەوڵمانداوە زۆربەی کات ئێمە خۆمانەکو یاریزانێکی لەو وارە وەکو کەسێکی ئەکادمی سەرەتا بچین سەردانی چەند مەکتەبێک بکەین ینی کۆمەڵێک وەرزشکار هەیە لەوەی زۆر بە تاوی ئاشنا نەبوو بن بەم یاریە چونکە ئەم یارە تۆزێک نامۆیە بە نیسبەت منتیقی خۆمانەوە بتوانین بۆیان باسکەین لەگەڵ یانە قسە بکەین بە شێوەیەکی
پراکتیکی و عملی هەرچۆنێک بێ بە نەزەری بۆیان باسکەم بە شێوی داتاشۆ بۆی بتوانن ئەم یاریە بچێتە ناو ناخیانەوە و خۆی لە کاگڕێبیت لە ڕاستیە وەرزشکردن حەزە کە تۆ حەزت هەبوو بۆ یاریە ئەشتوانی تای سەرکەوتوبی زۆر ڕاستە ئەوزانام دیسان لەمە شار بە عیلەوەی خەریکن چکە باوکت مامۆستایە بەڵێ خۆشت مامۆستای باوکە سەرۆکی یانەی دوکانە سەرۆکیانەوەشی دوکان تۆ خۆشت یاریزانی لە دوکان خۆش یاریزانم لە ینی وەشی دوکان یاریزانی تۆپی پێشی یاریزانی تۆی پێشم گۆڵپارێزم لە باشە سەرکەوتوو بن بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان چەند گرنگی بەم یاریە درێت یاریە سانیەکان لە ڕووی یاریزان و خۆی یاریزان زۆر گرنگی پێدا بەڵام لە ڕووی سەرەوەی خۆمان من بە ینی زۆر بە دڵشکاوی ئەواڵم کە گرنگیەکی بۆ شێوەی پێ نادرێت چونکە کاگڕێبین خۆ دەزانی کە پاڵەوانێتیەکە کرێ یاریزان 3 مانگ پێش ئەوە بێت لانی کەم 3 مانگ پێشەوە تۆ یەقداد وەرگری بۆ ئەو پاڵەوانێتیە ئێمە خۆمان چەند جار 3 مانگ 4 مانگ پێش پاڵەوانێتیەکان تەمرینمان کردووە ئەم تەمرینانە ئەبێ بانیان زوو بکرێت چونکە پاسکیل خۆ دەزانی جادە قەرەباڵغا بەم شێوەیانی ناتوانانی تۆ لە کاتێکا بیکە هێڵی تایبەتی پاسکیلیشمان نیمانە لە هاوینە زۆر گەرمایانی زۆربەی کات دنیا تاریکە کە ئێمە دەرەچین بۆ تەمرینی پاسکیل عینەشت لە ڕاکردنا زۆربەی کات تەمرینەکانمان ئەکەوێتە ڕەمەزانەوە ینی تو ئێمە نابێت لە ڕەمەزانیشا لە تەمرین دابڕین ناچارین ئێمە بەم شێوە تەمرینەکان بخینە شەوانەوە ینی سێرەگەی 3 مانگ 4 مانگ خۆت بە پاڵەوانێتێک حازرەکەی کێدە سەرکاتی ئەو بچی بۆ پاڵەوانێتێکە سێرەکات تۆ عێراقی کە خۆش دەزانی کەوتت عێراق لە هەموو دووەلی ئەوروپا و عەرەبیا بە چاوێکتر سێری عێراقەکرێ ڤیزەمان نایانێ ناتوانین بچین بەشداری پاڵەوانێتێکە بکەین من خۆم تا ئێستا 5 تووشی و حاڵەتە بووم ینی یاریزان بەم شتانە ئەڕوخێ تۆ ئەو هەموو مەسرفە لە خۆ تاکەیت و هەموو پاڵە تەمرین و کات لە خۆگرتن و هیلاکی و ماندووبوونا یەیتە سەر کاتی ئەو بچی بۆ بەشداری پاڵەوانێتێک بکەی ناتوانانی بچی بەشداری بکەی ینی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە یاریزانەکان یاریزانی پێ ئەڕوخێ بۆ پشتە نەگەر لە بواریسیانە لە بوارەکانی تریشا ینی من چەند پاڵەوانی تری ڕەفیقمێ لە زۆربەی بوارەکانە تووشی هەمان حاڵەتە بەتاخۆیان ئێمە هەر بابەتەکەت وەکو خۆت گوت ینی بەستە نامە نییە وەرزش لە ناو کوردستان ئەماوەکی زۆرە پشتگوێ خراوە لە بابەتەکان بەس ئێسەوەی کەمای خۆشحاڵێ من هەندێک لە بەرپرسەکانی حکوومەت هێرمی کوردستانە بینم بە تایبەتی لە ماوەی ڕابردووە کاقوباتم زۆر بینی زۆربەی پاڵەوانەکانی بینی بوو هاوکاریەکردن دەستگرۆیەکردن زۆر کەساتون لێرە باسی ئەویان کردووە بابەتە ئێوە جۆرە هاوکاریانە هاوکاریەکردن من لە ڕێگەی کاقوبات تاڵەبانیەوە کراوم بە سەرپەرشتیاری بەشی مەلەوانی سلێمانی کاگڕێبی خۆ دەزانی وەرشی مەلەوانی لە سلێمانیە شعبێتێکی زۆری هەیە من دەتوانم بڵێم وەرزشی مەلەوانی لە سلێمانی ئێستا لە ئیفلیجیە ینی لە ئاستێکی زۆر نزمایە ئێمە ئینشاءڵڵا بتوانین لە ڕێگەی چەند کەسێکی شارەزاوە ئەو وەرزشی سلێمانی کە مەلەوانی هاوکاری پیاون کاقوبات ئەم بەڵێنی هاوکاری پیاوین ئینشاءڵڵا بتوانین لە ماوەیەکی نزیکیشا زۆربەی شتەکانە بینین بە چاوی خۆمان چەند پاڵەوانێتێکی فعلی و ئەتوانین لەناو کارەکەی چیانی بۆ نمونە شایستمە بەست یاری سیانیەکان یا مەلەوانی چووکە خۆشت ڕاهێنەری مەلەوانی تر لە ئیفلیجایە لە وەرزش بە عامەڵی بە تایبەتی لە مەلەوانی بە تایبەتی لە مەلەوانەکەی چییە هۆکارەکەی یعنی ئەوەی کە زۆر احتیمام بەم یاریە نادرێت ینی زۆر احتیمامێک بەم یاریە نادرێت لە کاتێکە کە تۆ فیقەیەکی تۆپی پێ بەشداری لە ئۆلۆمپیاتێکە ئاغا 24 یاریزانە هەر 24 یاریزانەکە ئەگەر لە دووەڵیا بەشداری بکە ببێتە یەکەم یەک مەدالای ئاڵتوونی بۆ حساب بکرێت بەڵام لە بواری مەلەوانیە یاریزانێک بۆ نمونە مایکل فلێپس بەشداری لە 7 جۆر یاریەکە بەس ئێستا ئەگەر لانی حسابی یاری مەلەوانی بکەین مەلەوانگەی زۆرمان هێرە ناو شاری سلێمانی خەڵکی زۆر ڕوویتیەکان ئەم مەلەوانگانە تەنها خەڵک بۆ وەرزش و لیاقەی خۆی و ڕەش جوانی خۆی بەکارێنێ ینی ئەوە نییە توانی بێتمان خوێندنگای تیا بکەینەوە فێرگیان تیا بکەینەوە بۆ یاریزان پەروەردە بکەین ئێستا ئاماژە بوو بۆ خاڵەشەدەم کە بەشداری لە پاڵەوانەتی کاکەی یەک مەدالای ئاڵتوونێنێ لە 5 مەترێکە 5 مەترێکی باسکەمەلا بەرامبەر ئەو مەدالیایە کە 24 یاریزانی تۆپی پێ لە ئۆلۆمپیاتای هێنێ ئەم حساب یەک مەدالای بۆ کرد ئەویش هەر عینەش لە مەسبەحەکانە زۆربەی ئەو کەسانی کە لە مەسبەحەکانن ینی کەسی زۆر شارەزانی کەسی زۆر ئەکادیمینین ئەو سەرپەرشتیانن بۆچی ئەو بابەتە چاک ناکەن ئیشەڵڵا ئەمەوە لە بیداەتی و ئیشاین بتوانین بە شێوەیەک لە شێوەکان یەکەم شت بتوانین زۆر لە تەوەرەکە دەرەچم ویستم قسە لەسەر پاڵەوانتەکەم کەم بۆی کاتمان بێنێ قسە لەسەرەوەکەم بەڵام یەک پرسیارمێ زۆر بە کورتی وەڵام بێتە خۆشت مامۆستایت ئەنی لەو بوارە ئیشەکەیت دەڵێن ینی گرفتە گەورەکە لە خوێندنگاکانە لە خوێندنگاکان گرنگی بە وەرزش نادرێ ناتوانرێت کەس پەروەردە بکرێت ئەگەر بیش کرێ لەوانەیە زۆرتر بەخو خۆت وتت گرنگی بە
یاری تۆپی پێ لەوانەیە هەندێک جار بالە و باسکەش بدرێ گرنگی بە یاریەکانی دیکە نادرێت لە خوێندنگاکانە ئەم خاڵاکەوێت دۆسەر مامۆستای وەرزشەکە خۆی لەو خوێندنگایە چونکە ریاضە خۆت ئەزانی میهنەیە کۆمەڵی یاریزان بۆ مامۆستای وەرزشەکانی سە من لە یەک مەکتەبم نەبینیوە لە هەموو شاری سلێمانی نەک هەر لە باشووری کوردستانە مەلاوانگایانە بێت نییانە ینی زۆر کەم احتیمان بە وەرزشی مەلەوانیە درێ زۆر کەم من بۆیە پێشتر لەگەڵ یاریەکی زۆر گرنگە زۆر یارێکی گرنگە بەزانام لە نەرویج ئەگەر لە یادم بێت لە نەرویج وەکو دەرزێکدان درراوە ینی ئەگەر بکە کوچۆن لە فیزیاکەوی لەوە کەوتن ئەگەر ئەوەنە نەبڕی ئەڵێن ئەوە کەوتوی من ینی تەمەناکەم کە وەرزشی مەلەوانی ببێتە ینی وەکو لە خوێندنگاکانە بتوانین ببێتە شتێکی زۆر گرنگ چونکە ئێستا هەر بەعام لە دووەلی ئەوروپاشا ینی کەسێک نبینی مەلە نەزانێ ینی من بەداخەوەڵێم ئێمە ئامار مەلە زیاد لە 6 بۆ 7 کەس ئەم ساڵ هەر لە عیلەکەی خۆتان گرنگیتان بۆ بابەتەیەوە من خۆم گرنگیم بۆ بوارەوە تەلانەت هەرچی خزم و کەسە نزیکانی خۆمەیە فێری مەلەوانیم کرد باشەوەدە لە تەشتانەی پێکەن ڕشنی ئەو مەدالیاکانت تێناوە حەزەکەم قسێک لەسەر مەدالیاکان کە ئێمە پاڵانێتێک بەشداریت کردووە لە کوێم مەدالیانت بەدەستێناوە ئەم پاڵوانەتیانە لە زۆربەیەکیان بەزیشکیتەوە شارتی بکەی بۆ کامێرەکە بڵێ ئەمە لەوایان بوو ئەو مەدالیاکەمە دەست ئەمە مەدالیایکی ئاڵتونە لە پاڵوانەتی عەرەبی لە 2007 بەشداریمان کرد لە وڵاتی مسر لە شاری شەرمەشێخ چەند وڵات بەشدار بوون ئەم بتوڵانە کاکرێن مەفتوحەیە ینی وڵاتە ئەوروپیەکانیش بەشدارە بنتیایە ینی زۆربەی کاتەچێتە نزیکی سەر و 50 وڵات بۆ 6 وڵات بەشداری بەڵام وڵەکە ئەبێتە مەفتوحە کە چووە دووەلی ئەوروپا بەشداری کرد بێتە بتوڵەی مەفتوحە ئەمە هەر عینەشت ئەم مەدالیانە ئەمە لە 2016 بەدەستمان هێناوە ئەم مەدالی ئاڵتونیان ئەمەی 2011 ئەمیش هەر عینەشت مەدەلای ئاڵتونە ئەمێژێکتانێ لەگەڵ پاڵەوانە بەڵێ ئەم یاری خۆی حەزەکەم یەک ئاماژە بە یشتی بچووک بدەم سەرەتای دەستپێکردنی لە کوردستانە لە 2005 هاتە کوردستانەوە لەسەر دەستی مامۆسای خوالی خۆش بوو مامۆسا هەڵگورت ئەم یاری هاتە کوردستانەوە یاری سیانەکات باش خوشکەکەشت دووە مەدالیای هەیە خوشکەکەشم بەڵێ لە هەمان یاریە بەشدارەکەویش زۆر باسی نەکەن هەستەکەم زوڵمان لێ کرد بم بانێ ئەوشمان باگ نەکرد بۆ ئێرە وای خۆشت و باوت و پێم خۆش و یانێسانێ تۆ مفاجات پێبووتم ئەگەر بمزانای پێشتر وایە پێم خۆش و باوکیشت بات تا خوشکەکەت زیاترم گفت و گۆکەمان گەرم و گوسترە بووم حەقیشمان بۆ ئەوانەیە بەشەڵا دەرفەتێکی دیکە هەوڵێن کە بتوانێت و بابەتە بکەی کاتمان نەماوە یەک شتی بچووک وست باس بکەی لە هاوکاریکردنت لەوەی کاتوانین چی بەشداری لە پاڵەوانێتەکان بکەیت یەک خاڵی بچووکیش باش دەکەم کاکرێبین ئافو خۆت دەزانی لە وەرزشە لە پشت هەموو کەسێکی سەرکەوتوو بێگومان کەسێکی سەرکەوتوو هەیە لە پشتیەوە من لێرەوە من زۆر سپاسی باوکم بکەم کە بە شێوەی فعلی لەگەڵ مایانی لە هەموو پاڵەوانێتیەکانە ئەوەش ئەنجامی ئەو مەدالیا و ئەو بەروبوومەی کە من هێناومە هەمووی بۆ هەوڵی تەمرینە بە شێو ئەکادیمیەکانی ئەوە من لەگەڵ ستافێکم هەم لە جەوهەر لە بڕوا لە ئاری لە ژیلوانەمان کۆمەڵی یاریزانی هەڵبژاردەی عێراقن کە زۆر توانیوان ئاسی زۆر باش پێشکەش بکەن جێگر هەم عینەشە شاجوان ئێمە کتێک تریشمانێ شاجوان ئەویش هەر لەو بوارە یاریزانی یانەی دوکانە زۆر باشە من لێرەوەمەوە زۆر سپاسی بەڕێوەبەری خوێندنگاکەی خۆمان بکەم خوێندنگای جونیەر مامۆستا هونەر کە بەحقیقەت زۆر بە فعلی هاوکارمە چونکە خۆت دەزانی کاگرێبین ئەم پاڵەوانێتیانە زۆربەی کات ئامادەکردنی ئەوێت بەڵێ ینی بە شێوەیەکی فعلی هاوکارمە من لێرە زۆر سپاسی یەکەم دەستخۆشی لێکم کە توانیوێتی بە شێوەیەکی زۆر باش هاوکارم بێت لەو مەجالەیە سپاس بۆ تۆ سپاس بۆ خێزانەکەت و بۆ خوشکەکەت و بۆ باوکت و بۆ هەمووتان کە توانیتان ئەم یاریە بێنە ئێرە پاڵەوانی لەو شێرمان هەبێت هیوادارم هەنی گەشە زیاتری پێ بدەن ئەگەر ئێمە نەمانتوانی بێ بۆ بیگەێنینە هەموو لایەک ئێوە بەلایانی کەم و بیگەێنە منداڵەکانتان وردە هەوڵ بێن ئەم بابەتە تەشەنەی پێ بکەیت چاومان لەوەیە کاری باشتر و جوانتر بکەن زۆر سپاس دەکەی کە ئەمڕۆ میوانمان بووی ماش بە پێی توانە هەوڵێن کە گرنگی زیاتر بۆ مۆشە و کەسانی وەک بەڕێستان بەین سەرکەوتوو بن بەڕێز کاکە بڕوا سەلام یاریزانی ئەوشمان لەبینە یاریزانی یانەی دوکانی شە گۆڵ پارێزە ئینشەڵا ئەم ساڵ لە تیپە پلە دووەکانن هەوڵ بن سەرکەوت بۆ پلەکان ئامادەکاریی باشتان کردووە بڕوا سەلام پاڵەوانی یاریەسانیەکان و یاریزانی هەڵبژاردەی عێراق زۆر سپاس بۆ ئەم تۆرە بەرنامەکە بیوانمان بووی سپاس بۆ زانیاریەکانت دەچینە لای هەواڵەکان و دواتر دەگەڕێنەوە بۆ پێشکەشکردنی تەورە و بورگەکانی دیکەی بەرنامەکەمان.
حاکم قادر حەمەجان ئەنجامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرپەرشتیاری مەڵبەندی ڕێخستنی سلێمانی لەگەڵ ژمارەیەکی بەرچاو لە ژنان کۆبەوە سەبارەت بە چەند پرسێ گفتوگۆیان کرد. لە کۆبوونەوەیەکدا حاکم قادر ئاماژەی بەوە کرد ڕێژەی توێژی ژنان لە نێو کۆمەڵی کوردەواریدا بە تایبەت لە نێوکایەکانی حکومڕانی و ڕێکخراوە کۆمەڵە و سەندیکا و پێگەژیاریەکانی کۆمەلگا بۆی کراوی ژنانی گەلەکەمانەوە کۆمەڵی کوردەواری ڕوو لە زیادبوون و گەشەکردن و برەودانی بەردەوامە. مەزلوم کۆبانێ لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی کوردستانی نوێ کە ئەمڕۆ بەشی یەکەمی بڵاو بۆتەوە ستایشی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات لە هاوکاریکردنی ڕۆژاوای کوردستان و ئاشکرای کردووە توانیویانە لە ڕێگەی یەکێتیەوە پەیوەندی لەگەڵ ئەمریکا دروست بکەن. عەبدولکەریم خەڵەف وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق لە لێدوانێکدا بۆ ئاژانسی سپۆتینگی ڕووسی تیشکی خستۆتە سەر گفتوگۆکانی نێوان حکوومەتی کاربەڕێکەری عێراق و لێپرسراوان و فەرماندەکانی هێزەکانی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ ڕایگەیاند سەرجەم ئەو دانوستانانەی نێوان بەغدا و ناتۆ بۆ ڕێخستنەوەی جموجۆڵی هێزە بیانیەکانە لە ناو خاکی عێراق. فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆدا بە بەکارهێنانی لایەنە فڕۆکەوانی عێراقیەکەوە فڕۆکەی F-16 ئەمریکی بەردەوامە لە جێبەجێکردنی ئەرکەکانی لە دژی تیرۆریستانی داعش. ئۆپەراسیۆنەکانی سوپای سووریا بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری ئیدلیب بۆتە مای نیگەرانی تورکیا و بەردەوام لە پرسراوانی ئەو وڵاتە کار بۆ ڕاگررتنی هێرشەکانی سوپای سووریا بۆ سەر ئەو شارە دەکەن. ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕەجەب تایب ئەردۆگان سەرۆکی تورکیای بە ڕێزنەگرتنی بەڵێ نوقسەکانی خۆی تۆمەتبار کرد سەبارەت بە پرسی لیبیا و ڕایگەیاند لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن تورکیاوە لە ڕێی ئاویەوە ژمارەیە چەکداری سووری گەیاندۆتە لیبیا و ئەو هەنگاوەش پێچەوانی بەڵێنەکانی ئەردۆگانە کە لە کاتی بەشداریکردنی لە کۆنگرەی بەرلیندا دایبووی. ئایەتوڵا عەلی خامنەی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە تویتێکی دانووسیوێتی سەرەڕای ئەوەی پلانگێڕەکانی لێپرسراوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دژ بە وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە شکست دێنێ بەڵام واشنتۆن لە پشت ڕێکەوتنامەی سەدەوە سیاسەتی دژایەتی وڵاتانی ئیسلامی داڕشتووە. عباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە تویتێکیدا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر ڕایگەیاند با لە بەرچاوگرتنی ئەو پلانگێڕیە گەورەی کە لە پشت ڕێکەوتنامەی سەدە هەیە ئێران ئامادەیە کار لەگەڵ هەموو وڵاتانی ئیسلامی و ناوچەکە بکات بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پلانە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆ داوا ژمارەیەک پێشنیاز کە جێگەی نیگەرانین لەلایەن ئیدارەی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکاوە لە چوارچێوەی ڕێکەوتنێک کە بە ڕێکەوتنی سەدە ناسراوە خراونەتە ڕوو. حەسەن دیاب سەرۆک وەزیرانی نوێی لوبنان لە لێدوانێکی ئاماژەی بەوە داوە وڵاتەکەی بە دۆخێکی زۆر سەختی سیاسی و ئابووریدا چێپەڕ دەبێت و ئەگەر هەنگاوی جددیش بۆ چارەسەرکردنی کێشەکان نەگیرا بێتە بەر ئەوە لوبنان بەرە و داڕوخانی ئابووری و سیاسی گەورە دەڕوات. هێزەکانی ئەنساڕڵای یەمەنی ڕایانگەیاند بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان دامەزراوەکانی کۆمپانیای ئارامکۆی سعودیان بردومان کردووە. بەڵێ لە هەر بەرنامەی ئەمڕۆ چەند بابەتێکی دیکەشمان بۆ ئامادەکردوون هەروە چەند بەرگەیەکی جیاوازمان هەیە کێک لەو بورگانە بورگەی وەرشێوێ بە بینەری و بورگەیەش بین. وەکو ڕێژان فواد پاڵەوانی عێراق و پاڵەوانی ئاسیا و لە ئێستادا وەکو ڕئیسی اتحادی عێراقی UIBFF ئەمەوێ چەند وەرزشێکتان بۆ ئەنجام بدەم کە شتێکی زۆر ئاسان و سوودبەخش ئەتوانی لە ماڵی شۆ ئەنجامی بدی بۆ کەسانی بە تایبەتی باسەگەم کە زیاتر تااقەتیان یان با بڵێن توانای هاتنیان بۆ دەرەوەنی یان توانای هاتنیان بۆ ناو قاعانیە بەڕاستی ئەمێ لێرەیە سووتێ بگەێنم بۆ کەسانەی کە پشتی ئازاری پشتیان هەیە بە تایبەت ئازاری خواری پشت منطقی ئەسفەلی پشت کە ئازاریان هەیە ئەتوانن سوودێکی لێ ببین بە ئاسانترین شێوە بە ئاسانترین ڕێگە بەڕاست
کە زۆر شتێکی بەسیتەوە توانیش لە ماڵیشەوە ئەنجامی بدەیت. ئەگەر من ئێستا لێرە تەمرینەکانتان بۆ بکەم بیخەمە ڕوو بۆی زۆرترین ئیسفادەی لێ ببینن. یەکەمین هەنگاو کە دەست پێ بکەم هەردوو دەست بۆ پێشەوە درێژەکەیت باشە. هەر وەستانێکت 10 سانیە بێت زۆر باش. ئەتوانی ئەم تەمرینە ڕۆژ ئەنجامی بدات تا کەسێک بێگەر لە ماڵەوە بێت. هەر وەستانێکت 10 بۆ 15 سانیە بێت زۆر باش. لە هەموو کاتێکە هەناسە هەوەرگرتن بەلووت یانەوەی بەدەم. بۆ تەمرینی ئەمڕۆمانەم جوڵانە بوو هیوادارم سووتان لێ وەرگرت بێ و هیوادارم توانم خزمەت بە هەموو وەرزشکارێ بکەم و زیاتر بۆ کەسانەی کەوکو پێم وتن لە ماڵەوەش ئەگەر بتوان ئەم تەمرینانە بکەن سوودێکی ئەجگار زۆری لێ بن. هیوام سوود وەرگرتنە بۆ هەموو لایەک و هەموو وەرزشکارێک. لە تەوەری دوێن بەرنامەکەمانە باس لە کەیسێکی بوارێکی تایبەت دەکەن ئەوش پەنابەریە کە زۆر قسە لەسەر کراوە هۆکارەکانی پەنابەری هۆکارەکانی کۆچکردن بۆچی خەڵک زیاتر دەچێتە دەرەوە ئەمانە کۆمەڵێک گرفتن بە شێوەیەکی گشتی لە زۆربەی ڕاگەیاندنەکان و زۆربەی کات لە گەلی کوردستانیش قسە لەسەرم بوارە کراوە بەڵام ئەوەی کە دەمەوێت ئەمڕۆ زیاتر قسەی لەسەر بکەم لەگەڵ میوانەکەم چەند بابەتێکی جیاوازە بێت لەوەی کە ئێستا بە فەرمی ئەو نووسینگانەی کە هەندێکیان بەناوی نووسینگەی گەشتیاریان هەندێک نووسینگەی دیکە هەیە ئێستا بە فەرمی مۆڵەتیان لە حکوومەت یەرێمی کوردستان وەرگرتووە لە شارەکان لە شوێنەکان نووسینگەکان بە ئاشکرا کراوەتەوە
کاری نایاساییەکەن بۆ پەنابەرەکان ئەوەی کە بە خەڵک دەڵێن دەتانبەرین دەروە وڵات تانەگەن ئەو شوێنین کە گەشتونەتی ئێمە پارەمان ناوێت کەیسەکان تاوا بە ڕێکەکەین یاخود هەندێکی دیکەیان باس لەوە دەکەن کە پاسپۆرتی وڵاتانی کەیان بۆ وەردەگرن لە زۆر وڵات هەیە باسی دەکەن کە دەڵێن ئەمانە دەتوانی بۆ دۆمەنیکا هەندێک شوێن هەیە کە دەڵێن باس لەوە دەکەن کە گەشت لە 120 وڵات تاوەکو 190 وڵات دەکەی بەبێ وەرگرتنی فیزا پارێکی زۆر لەو خەڵکانە وەرەگرن پارەکە لە 120,000 دلارەوە دەگات تاوەکو 190,000 دلار کە ئەمە کە مەبلەغێکی زۆرە کە میوانەکەم ئەمەژە پێیا کە نرخەکە زیاترە دەگات تا 250,000 دلاریش ئەم بابەتانە بۆ ڕێگری لێ ناکرێت بەداخەوەیانی کۆچ هەیە لە ناو خۆمان بەڵام ئەوەی کە جێگەی داخترە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانمان پەرلەمانی کوردستانمان یاسایەک دەرناکات قەینا ئەمە کارێکی نایاساییە بە نایاسایی دەکرێت بەڵام ئێستا بە بەرچاوی خۆتانەوە لە نووسینگەکان ئەوەی کە دەڵێن نووسینگی گەشتیاری خەڵکی ناوبانک هەیە دێ بانگێش دەکا بۆ ئەوانە ڕیکلام دەکا بۆ ئەوانە کە خۆی خاوەنی نووسینگەیەکە بە ئاشکرا لە تیڤەکان لە ناو سۆشیال میدیاکان ئاشکرا ئەنی بانگەشە بۆ ئەمە دەکەن حکوومەت و پەرلەمان چ ڕێکارێک دەگرنە بەرامبەرەمە کە ئەم سەروەت و سامانەی زۆرە لە خەڵک وەردەگرن و دایان بەنە دەرەوە و دواتر هیچ ئەنجامێکیشی نابێت بۆ بەمەستە زیاتر قسە لەگەڵ میوانەکەمان بەڕێز ئاماژ عەبدوڵڵا شارەزا لە بۆری پەنابەری دەکەین کاک ئاماژ ڕۆژ باش بەخێر بێن سپاس بۆی و سپاس بۆ کەناڵیگەری کوردستان بۆ ئەم دیدارەوەم سپاس بژیت کاک ئاماژ حەزەکەم سەرەتا لە پێشەوەی بچمە سەر بابەتە نای ئەسایانەوە چی کراوە بۆ ئێوەی کە ئێوە کەسێکن چالاکرد لە بواری کەیسی پەنابەران چیتان کردووە بۆی ڕێگری بکەن لەم بابەتانە ئەم پەرلەمانەی کوردستانمان ئیشیان چی ئەگەر هەندێک ڕێگری نەکەن لە بابەتانە چیتان کردووە بۆی لە دەرگایان بن لە دەرگای حکوومەت بن حەزەکەم سەرەتا داتاکان بخەیتە ڕووداتی پەنابەریمان چەند پەنابەرمان هەیە چەند پەنابەرمان گەڕاوەتەوە بەداخەوە چەند پەنابەرمان هەیە ساڵانە لەم ڕێگە نایاساییانە کۆچ دوایەکە سپاس سەرەتا بەناوی خوا ئەوەی ڕاستی بێ سەبارەت بە داتاکان خۆتان دەزان ئەمە داتای نافەرمیە ئێمە وەکو پێشتر من بە پرسیارتی فدراسیۆنی پەنابەرانمە بووە و ساڵانێکی زۆر بۆ ماوەی 10 ساڵ لە بوارە کار دەکەین و هاوکڕیانم هاوکارانم و ئۆفیسەکانی فدراسیۆن هەم ئۆفیسەرێکیمان سکرتار لە لەندەن ئێمە فدراسیۆن ڕێکخراوێکی خێرخوازی ئینسانی بێلایەنە و کار دەکات بۆ داکۆچی کرد لە مافی پەنابەران لە هەر شوێنی دنیا بێ لە 8 وڵاتی ئەوروپی نووسنگە فەرمیانە لە 32 وڵات نوێنەرایەتیان ئەمانە داتا نافەرمین بەداخەوە لەم لە خۆتان دەزان لە شوێنی دنیا جەنگ و پشێوی ئارامی هەبێت دەرئەنجامەکەی ئاوارەی کۆچی لێ دەکەوێتەوە واتە خەڵک پەنادەوا بۆ ژیانێکی ئارامتر و بۆی ژیانی سەلامەتر بێت و ماڵناڵیشی سەلامەت بێت خۆتان دەزانین ئەم گۆڕانکاریان کە لە شەرقی ئەوسەدا ڕۆژانی ڕاز بە تایبەتی ئەم لە 3-4 وڵاتەی کە بنایانە عێراق دەرەجەیەک سووریا بە دەرەجەیەک عێراق بە دەرەجە 2 لیبیا و حتا ئیسە خەریکە ئاگرەکە ئێرانیش دەگرێتەوە خۆتان دەزانین لەم گرژ و ئاڵۆزەی کە لەم چەند ماوەی ڕابردووە کە لە بینی نێوان ئەمریکا و وڵاتی ئێران کە هەدراوسەیەکی نزیکی ئێمە بەڕاستی بووین بە سوتەمەکی ئەو خۆراکە بەڕ ئەو ئاگرە ئەو شەڕ نەگریزە و بەداخەوە وڵاتان جلێزەکانی دنیا ئەمە هاوکێشەیەکی نێودەوڵەتیە ئێمە سەودا دەکرێت بەم کەیسانەوە و ئامارەکان بەردەوام لە زیادبوونایە ئێمە بۆ نمونە ساڵی 2019 بۆ 2020 باسکەین ڕێژەی پەنابەری زۆر بووە زیاتر لە 289,000 پەنابەری عێراقی باسی عێراق بەگشتی دەکەن ئەمە داتای نافەرمیە زیاتر لە 280 بۆ 300,000 عێراقی وڵاتی بەجێهێشتووە ئەوە بەشێکی زۆری ڕۆشتۆ بەناوی گەشت و گوزارەوە بەشێکی لە وڵاتانی دراوسێ هەوڵیاوە مەسەلەن بەر ئەوروپا بڕوە مەسەلەن لە ناویانە یەزیدی هەیە لە ناویانە مەسیحی هەیە لە ناویانە کلد و ئاشوری لە ناویانە خەڵکانی پسپۆر و توقنەکە و شهادەدار و بۆ خەڵکانی بڕوانامەی زۆر باش هەیە مامۆستای زامی هەیە دکتۆری زۆر باش هەیە خەڵکانی بزنس هەیە ئەوانی کە سەرمایه‌دارن لە ناویانە بەداخەوە هەم لە ناویانە خەڵکی گەنجانی دەرچووی زانکۆکان هەیە کە مەجبوری بە ناچاری ئەو ڕێگەیان گرتووە و لە ناویشیانە ئەم ڕێژەیە بەشێکی هەرێمی کوردستانیش تێدایە و ئامارەکانی قوربانی ڕۆژ بە ڕۆژ دەبرز بوونەوە 289,000 زیاتر لە 29 تا زیاتر لە 30,000 خەڵکی هەرێمی کوردستانن داتایەکی زۆر
بەڵێ داتایکی زۆرەوە بەردەوام ئەم داتایە لە 1970 بۆ 90 بە فەرمی دەستنە وڵاتی تورکیا لێوە لە شوێنێکی تاریکەوە بۆ تاریکتر هەنگاو دەنێن ینی کێشەی ئێمە لەوایە بەڕاستی دەستگایەک نییە خۆتان دەزانن ئامار بە فەرمی لە سێ ڕێگەوە گۆگرێتەوە لە ڕێگە فرقانیان دەوڵەتی لە ڕێگەی وشکانی لە ڕێگەی دەریایی ئێمە ڕێگەی سێمانی ڕێگەی دەریایی بەداخەوە ئایتەنی ئەم دوو تا داتایش کە ئێمە دەیان جار لە ساڵانی ڕابردوو کەوکاتە لە فتراسیۆن نایاسانی بڵێ تۆ خۆ دەزانی تا ئێستا ئامارەکان بڕۆ لە فڕۆکەخانەکان ئاماری فەرمینی چکە لە 1999.9 بوو بەنای گەشتیارەوە چێتە دەرەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق لێوە کێشەکە بەداخەوە خەڵکانێکی نابەرپرس خەڵکانێکی ناداتایەکتان لایە چەند کەس کۆچی کردووە بەڵێ لە ئامارەکانی 2018 بۆ 19 یا ببوورە 19 بۆ 20 ینی ئەم ساڵی ڕابردوو زیاتر لە 290,000 کەس بوونەتە قوربانی ئەمە بەڕا بە خەڵام خەڵکی هەرێمی ئەمە لە نێوان تورکیا یۆنان ئیتالیا و فەڕەنسا 293 کەس بوونەتە قوربانی وە لە ناوێن ژمارەیەکی ئەجگار زۆر لە زیندانەکان بێسەر و شوێن دەیان و سەدان کەسمانێت تا ئێستا لە زیندانەکانی تورکیا لە زیندانەکانی یۆنان لە زیندانەکانی ئیتالیا و فەڕەنسا و خەڵکانێکمانێ بەداخەوە باری دەرونیان نەئارامە و خەڵکانێکمان تووشی نەئارامی دەرونی بوون و بەداخەوە ژیریان لە دەستداوە ئەمانە ئێمە دەیان و سەدان کەیسی ئەومان لای هەم لە وڵاتانی ئەوروپا هەم لە وڵاتانی دراوسێ بەداخەوە یانی یەکێک لێ کێشەکە ئێمە بەڕاستی کوردبوون لەم ڕۆژگارە بۆ بە تاوان لە تورکیا یان هەر بۆ خۆت کوردبوون تاوانە لە تورکیا بەداخەوە ینی ئەوەی یەکێک نییە کەسێک نییە یاسایەک نییە نوێنەرایەتێک لەوە دەست پێ بکەم ینی ئێستا پەرلەمانێکمان هەیەمە پەرلەمانی کوردستان بڵێ ینی ئێوە چیتان کردووە لە دەرگایان پەرلەمانە بان کاکەی جانێنی ئەمە قاچاقچیمان هەیە خەڵکەبات ئەمە نووسنگەمان هەیە لێرە هەندێک کەس هەیە بە نافەرمی پاسپۆرت و ئەڵێن بە ڕێگەی فەرمی و هەندێک کەس هەڵە خەڵەتێنن لەگەڵ ڕێزبە دەچن دەڵێن ئێمە ناتان بینە دەریای ئیجا بە ڕێگەی دەریایی ناڕۆن هەر بە فڕۆکاتان بینە ئەردەن یاخود لە ئەردەنتان بینە ئەفریقا لە ئەفریقاوتان بینە بۆ ئەڵمانیا نازانم چی ئەم ڕێگانە هەمووی هێلوانە ئێوە بە شارەزاتر بن یاخو هەندێک کەسی دیکە هێڵێ پاسەپۆرتی فڵان وڵات بووێنم ئەوە فیزا وەرەگری ئەمانە بۆ کەسنی ڕێگری لەمانە بکە جاهل سەپار بە پلهێز نابوت ئێمە لە خولانی پێشی پەرلەمان لە خولی چوارەمەوە ئێمە بەردەوام سەدای پەرلەمان بە پرۆژه پێشنیاری یاسایی پێشکەش کردووە و دەیان و ئێمە زیاتر لە 68 جار لە دەرگای پەرلەمانمانداوە بە فەرمی چوونێتە فەرمان سەرۆکایەتی پەرلەمانمان بینیوە لژنەکانی مافی مرۆڤمان بینیوە دەستگا پەیوەندیدارانەکە دەیان وەرکشۆپ و سیمینارمان ساز کردووە بەڵام بەداخەوەی کە یەکێک لە کێشەکانی ئەم کۆمەلگایە کە هۆکای سەرەکیە بەداخەوە یعنی هاوڵاتیانی تاکی ئەم کۆمەلگایە ئێمە لە دۆڵێک ژیانە گوزارێنین حکوومەتی هەرێم و پەرلەمان لە ژیانێک ئەگوزارێن یعنی پەرلەمانتارێکە دوێنێ ئەڵێ من کوڕی ئەم وڵاتم و من کوڕی فەقیر و هەژارم و من ئاگام لە ئێوەیە و چی ئەمانە ئەی قوربان لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ پەرلەمانتارە و ئێمە تەشکیل ناکەین بەڵام ئێمە یاسای چاکسازی کە چەند ڕۆژێکە گوزەران ئەمە ڕاستی پەرلەمانتار ناچین ئەم پەرلەمانتارانە ینی ئەوەندەی کە منیشین بم تەلەفۆنم بۆ کەسێکیان کردبیان ئەمانە لەسەر خەت بوون لەسەر خەت بوون بەڵام کاری بۆ لە بواری کردداری لە بواری کردداریە چی یاسایان دەکرد لە بۆ خۆشگوزارانی ژیانی خەڵکەکان ئێوە یاسایەکتان پێشکەش کرد قوربان پێشنیار لە خولەکانی پێشوە کاکسالار محمود و کات سەرۆکی جێی مافی مرۆڤ و کۆمەڵی نامێنای ئەشخاصەکان بێنن بەڵام بێنە ینی ئێمە بە فەرمی خەڵک بزانێمان ئەوانە هەموو ئەو بەڕێزانە ماون و ئێستا لە بەرپرسیارەتیان هەم لە ئاستی حیزبی هەم لە ئاستی حکومیە دەیان جار ئێمە یاساکان پێشنیارمان کردووە پرۆژه یاسای باش ینی پێشنیاری یاساییان کردووە ینی بەداخەوە نەخراوەتە یاسا خوێندنەوە یاسایی بۆ نەکراوە ینی ئەوەی کەیسێک کە پەیوەست بە ژیانی تاکی کۆمەلگاکۆ ینی بەڕاستی ئێمە هەموو ژیان هەموو تاکی بۆ ئێمە گرنگە هەموو تاکی ئەم کۆمەلگای گەورەترین سەرمایەداری مرۆیی تۆ ئەزانی گەورەترین سەرمایەداری کۆمەلگا مرۆیەکان گەنجەکانە توانە مرۆیەکانە بەداخەوە تۆ ئەزانی ئێمە ینی بێهیوای ئەم گەنجانە گەشتوتە ئاستێ تۆ سوور ئەزانی ئەمە ئاگراچی خۆی تێفڕەیە ینی تۆ سوور ئەزانی ئەچێت بە فەرمی ئەچێتە وڵاتی تورکیا لێوە دەرگای جەهەنم و لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ جەنابدا کۆمەڵی خەڵکی فاشلی تلیاخۆری بێپرسیار هەموو بێویژدان و لە هەموو بەهاکانی مرۆڤەتی دامەڕاو ناوە قاچاقچی ئەمانە بازرگانی بەجەستەی خەڵکەوەکان بازرگانی بە ڕۆحی خەڵکەوەکان ڕیسک بە ژیانی خەڵکەکان پارێکی زۆریان لەسەر دەستیان بڕن و دوای ژیان خەنە سەر چووپی ئەوەی کە ڕۆژانە دای خۆتان دەستگایەکی میدیاین لەوانەیە دەیان بۆ دۆکیمنتاریدانە لەسەر ئەو حاڵەتانی کە ڕووە لە بەحری جا و لە بەحری ئەو بینی وڵاتی تورکیا یۆنان و ئیتالیا فەڕەنسا یانی جاری وای خەڵکانێک بە قیتارێکە ئەڕوا کە
کە بە ملیم خەڵکی پیان ناڕوە جاری وای خەڵکەکان بەداخەوە ساڵی ڕاودومانە لە چەند کەس بە قیتار جیان لە دەزاوە یان خۆی بە شاحینەیە چۆتە ژێر سەر ئەکسلێکەوە ژیان لە دەزاوە یان لەژێر لەسەر تۆ ڕێگەبانێکی دەی دەرەوە ڕێگەبانی خارجی با بڵین مۆتۆروەی دەیان کەس بوتن نەتە قوربانی یان دەیان کەس بەداخەوە ئەومێنێت چەند ساڵی ڕابردوو زیاتر لە 60 و چەند کەس لە ناو کامیۆنەکە لەواتە بڵێن لە ناو سیارێکی قەپاتە خنکێنران کەکات لە وڵاتی وێنان نەمسا بوو. پامنێرێکی BBC بینی من دوێنێ کە سێرچم بۆ ئەم بابەتە کرد لە نێوان فەڕەنسا و ئینگلتەرا بوو کە زۆر پەنابەرەکان ئەڕۆشتن. پامنێرەکە خۆی تووشی شۆکە بێ کە بە شێوازێک سواری ئەو بار هەڵگرە گەورانە ئەبن بە شێوازێک بە ژیانی خۆیانەکەن بەم قابل پارێکی ێژگا زۆر هێوەرەگرن. پارێکی ێژگا زۆر سەرۆت و سامانێکی زۆر دەبرێتە بورەکەبین پەرلەمان بەسمۆی لە خولەکانی پێشوە یاسایەکیان بۆ دەرنەکرد بۆ خۆشگوزاران ژیانی خەڵکەکان تا ئێستا ینی بۆ نمونە دەیان پرۆژەی پێشنیاری زۆر جوان هەیە دەیان کەسی پسپۆڕێ لە وەردان کەسی یاسایە ئەم هەموو توانامرۆی ئەم هەموو سەرۆت و سامانە تۆ دەزانی ینی گەورەترین دەیان بە ئەملەی سابێ ئەم خۆمەڵگایە دەیان ملیار دلار دەچێتە دەرەوە تا ئێستا حکوومەتیێریەم و پەرلەمان یاسایەکیان دەرنەکردووە وەکو جەنابە دامەژە بێ بە ناوی نووسینگە و بە ناوی گەشت و گوزارەوە دەیان کەسی و بەداخەوە خەڵکی دەست ڕۆشت و خەڵکانی بەرپرس لە پشتیانەوە بەداخەوە ینی ئەمە زۆر قورسەبا بەس بەبیڵێم ینی پێشکەشکارێکی ناوبانگ هەیە نووسنگەیەکی کردو تو ێستا بە ئاشکرا لە سۆشیال ئێمە نامانەوێن ئێمە ئاشزانی ئەو ڕێگە ناساییشی بووکە ینی ئەمە ینی هەم کەسایەتی خۆت لە ناوەبەی هەم کەسایەتی پیشەکەت بەداخەوەیانی ڕاگەاندنەکەت لە ناوەبەیتەکەی بیتە دەرەوە وانە ینی کۆمەڵی خەڵکەوەش پارێکی ێژگا زۆری ئەم یانی تۆ گەر باشە من بان پرسیارە بکەم ئێوە ینی شارەزان لە بوارەکە ئەمەی کە دەڵێن پاساپۆرتتان بۆ پاساپۆرتی فلان وڵاتان بۆ دۆمینیکا بۆ نمونە بەدەستهێنین ئەتوانن بەبێ فیزە سەردانی چەندین وڵات بکەن و ئەمانە ئەمە چەندی ڕاستی لە ڕووی یاساییەوە جواب پاسپۆرتی دۆمینیکا دروستە بەڵام ئەمە کاتێک دروستە کە تۆ هەموو مەرجە یاسایەکانت تێپەڕان بێ و هەموو معاملە یاسایەکان تێپەڕان بەڵام ئایا من بە تۆ دەڵێم کەسانێک هەبن بتوانن ینی ئەگەر باسکەین لە بیدایەتەوە لە 12 دەفتەرنیوە کاڵی 125,000 دلار تا ئەگاتە ڕبع ملیۆنە دلاری هاتە 25 دەفتەر ئەو 25 گەنجێکی وژنەوە یان خێزانێکی و جەنابتان یان خێزانێک جۆک و من خێزانێک جۆک و هەموو ئەم تاکانی ئەم کۆمەلگا ببوور ئەگەر توانای هەبێ 25 دەفتەر 250,000 دلار یان مەسە 12 دەفتەرێ بێ باشترین پرۆژەی پێگە و هەم خۆی ژیانی سەلامەتە و هەم کۆمەلگاکە پێشەخە و هەم دەیان گەنج لەگەڵ یاتوانێت قسە دواتر لەسەر ئەڵێن هیوان نییە ژانت مسۆگەر نییە قسە لەسەر ئەوە ئەکەم دواتر بەڵام ئێستا مەبەستم ئەوەی ئەو بابەتە ڕوون بکەمەوە ئەمە بابەتە ڕاستە ئەمە پاسەپۆرتی وڵاتە بەدەستێنن دواتر بۆ نمونە بەبێ فیزا توانی سەفەرکەی بۆ ئەمریکا بۆ کەنەدا بۆ ئەمریکا لاتیڤیا پاسپۆرتی دۆمینیکا ناتوانێت سەفەرکە بۆ ئەمریکا ئەبێ ویزە وەرگێت بەڵام ویزە ئێتی ڕەفز ناکرێت ئەویش کەوتۆتە سەر ویزای ڕەفز ناکرێت ویزە ئەو من باسی ئاسیایەکەیگە بەڵام لەوانەیە من کەسێکی ئاسیای شەرقی بم مەسەلەن لەوانەیە کابرای قەونسڵی ئەمریکی ناتوانێت ویزە بڵێ خۆ ناتوانێت ویزە بە زۆر نایدە بە کەسەکان ویزە ڕێکارێکی یاسایە تەقدیمی دەکەی بۆ ئەڵمانیا بێ فیزا سەفەرەکەن بەڵێ بەڵام ئەمە لەوانەشە کابرای ئەڵمانی تۆ دەیان جارمان بینیوە دەیان حتا کەسایەتی مەسەلەن بۆ نمونە لە ماوەی ڕابردووە وەزیری دەرەوەی ئێران نانێشتە ئەمریکا یعنی ئاسایی ئەم شتانە ڕوئەیە ڕاستە مەکە کەیسێکی سیاسی و هینە بەڵام دەیان ئەوە ینی ئێستا وەکو کەسێکتان بەڕستان وەکو کەسێکی شارەزە خەڵک بکەوێتە شوێنی ئەم بابەتە یان نا جان نەخێر من بەڕاست جای سەویستم وردەکاریکەم ئەمە لە 180 لەوانەیە ڕەفز وەرگری لە 180 پارە خواردنە دەیان جار معاملە بۆ پارانەوە کرێ مەسە بۆ ئەوان با من حەقیقیش بم بوانەڵن تا پاسەپۆرتەکەت نینێت و دینارێکمان مێرە ئەو پارەکە تۆی خوێنی ئەزیزی من یعنی تۆ ئەگەر ساحەبی 20 دەفتەر بی ئەم 20 دەفتەر بۆ ڕسکەکەی بۆ تۆ ناچی مەسەلەن ئەتوانی کارگەیەک دانێ ئەتوانی مەسەلەن بزنسیە بکەیت ئەتوانی خانی خۆخانێکی پێ بکەیت ئەتوانی مەسەلەن دوکانە مەسەلەن دوکانە محلێکی پێدانی ئەتوانی ئەم پارێ دەیان پرۆژەی مهمی پێ بکەیت و هەم ژیان دامەزرێن و هەم ڕزق ناکەیت یعنی ئێستا جیاوازەکە لە چیە من ئەگەر بتوانم 20 دەفتەرم هەبێ 20 دەفتەرم هەبێ چۆن ئەم ریسکە بە ژیانی خۆ ماڵ نامە بڵام گەنجێک ساحەبی 5,000 نییە
ئەمە تەمامە قەت لەگەڵ ئەمەشانی قەت ئێمە نود هەموو جارە وتمانە کۆچ چارەسەری کێشە نیە هۆکاری کۆچ ئەبێت تۆ لە بنەڕەت و لە ئەساسەوە لە کۆمەڵگاکە تا ئیش پێ بکەیت کە ئەویش ئیشی یاسا و پەرلەمان و حکومەتەکەتە بەداخەوە لە هەموو شوێنی دنیا حکومەت باوکی کۆمەڵگایە خۆی بە بەرپرسێکە مەزان بەڵام بەداخەوە لێرە کۆمەڵگا بۆتە خزمەتکاری حکومەت و دام و دەستگاکانی و پەرلەمان یعنی ئەمە دوشتی زۆر ڕێگایەکی دیکەشێکە کاماجباسیەوەکەن بۆ نمونەت بنە وڵاتی ئەردەن دواتێت بنە وڵاتێکی ئەفریقی لە ئەفریقا گەڕێتەوە بۆ ئەڵمانیا ئەڵێن پاساپۆرتەکەت یەکسەرکە لە سواری فڕۆکە بیت بەرە ئەڵمانیا لە ئەفریقا پاساپۆرتەکەت بدرێنە و تۆ ئەچی لەوێ نە پەنجەمۆرت پێکرێن نە هیچ ئەم بابەتە چەند دروستە ئەمەش هەر جۆرێکە لە دەستبڕین تەمان لە هەموو شوێنێکی دنیا کەوت قاچاق واتە هیچ گرنتێکی زمانێکی نییە ئەلە لێرە پارەکە ئەخەوێنی تا نەگەیتە وڵاتە دینارێک باش ئەگەر تۆ لەو ڕێگەی خۆیان خواستە شتێکت لێهات مەسەر مناڵەکەت گیراژنەکە گیرایەن سێنا تومەتێکیان دروست کردی یان تۆ دەزانی یەکێک لە کەسمان بینی ساڵی ڕابردوو هەر لە ناو ئەستەمبول بوو لە ناو شوقەیەک تهدیدیان کردن وتیان بڵێنەوە مەگەشتوینەتە ئەڵمانیا و تەلەفۆن کرد بۆ ماڵەوە بۆی پارەکامان بنێت دواتر خۆیان فڕێیا خوارەوە اینجا پێیان زانی بەستمەوەی دەیان کەیسی ئاوا خەڵکانێکی جبار دەکرێن بۆ نمونە خێزانی من و خێزان و مناکان لە یەکجیا دەکرێتەوە من لە ترسی ژیانی مەسەلەن بۆ ئەوەی لە ڕووی ئابڕووی ئەوە ئابڕوم نەچێیان تەحڕش بە ناموس و مەساسی خێزان و مناڵەکانم نەکرێت بە مەجبوریە دان ئەڵێ مەڵەم پارەکەیان بنێ بۆ یان مناڵێکە دەفرن یان مەسەلەن ئەوانە وەکو پێم وتی لە هەموو شتێک داماڕەوەن هیچ وجدانی ینی وجدانێکی زیندویان نییە ئەوانە لە پێناو دەستکەوتنی چەند سەد دۆلارێکە ئامادەن باوکی خۆشیان فرۆشن يعني قاچاقچی ئاوایە ئێمە بەداخەوە هەموو جارێت ومانە ینی تکایە هیچ کاتێک متمانە بە قاچاقچی بۆ باندانەمەکەن و بە تایبەتی ئەوانی کە ڕیسکێک لێ بە ژیانی ماڵ و مناڵیان و بە تایبەتی کە لە بەتایبەتی لە ڕێگەی ژیانی پەنابەری بکەی بۆ حکومێکە بەڕستان شارەزان ئێستا ئەوروپا و ئەمریکا ئەمانە ئەو بەهشتەیە کە کراوەتەوە بگەیتە ئەوەی تر هیچ گرفتێکت نییە و ئەڵمانیاڵێ وڵا ڕێبین وەرە و چاوەڕێی تۆ بووم وەربا پیشەیەکت بەمێ وەرە ژیانێکت مسۆگەر بکەم جابا من پات بڵێ لە هەموو شوێنی دنیا تاوان پەنابەر مێژوێک ڕبۆژ لەنج جیانی دووەم پەنابەری ئەوە نیە خە خەڵکێک فەرشی سووری بۆ ڕاخرابی پەنا ینی ئەوروپا نە ئەو بەهشتەیە جەنابەت خەونەکاندی حەزەکانی تیا خولیا بکەیت و نە ئەوەیە کە تو ئەو جەهەنم ئەو وڵاتەی خۆشن ئەو جەهەنمەیە کە تۆ وابوو ڕسک بە ژیانی خۆت و بەداخەوە هەم سەرۆتی مرۆیەکەت دەڕوا هەم سەرۆتی لە ڕووی داراییەوە گەورەتی زەربەدە خۆی دەیان و سەدان کارگە و دەیان و سەدان خان و یعنی ئێمە خەڵکانێکمانەیە ئاڵتوری فرۆشتووە مثلا قەرزارە ئەڕوات کەچی دوای لەو سەرەوە بەدەستی مایە پوچی ئەگەڕێتەوە و بەداخەوە لێرە دەیان کەسمانەیە تووشی حاڵەتی خۆکوشتن بۆ ژیانی خۆی لە ناوردو ینی بێ هیواوە تۆ چۆتە ئەوێ تووشی گەورەترین دیواڵێن دیواری کۆنکرێتی بۆ بێسێرەکەی ئەوروپا ئەوە نیە ئەو خۆی ئەو حەزوینان ئەوروپا من مزارەوتمە خۆزگاکرا کۆجی ینی سەفەر یاسایی بگرێت لەم کۆ ینی بەداخەوە خەڵکی ئێمە تێناگەم دام و دەستگاکانی وڵاتی ئێمە یان حکومەتی هەرێم یان پەرلەمانتار بۆچی بیسەفەرکردن یاسایی ناکە یان هەموو جارێ وتمە خۆزگە ئەکرا بە ئیزباری هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە 6 مانگ بۆ ساڵێ بە ڕسمی بە پاسپۆرت لە فڕۆکەخانەکانی نێودەوڵەتی هەرێم واکو هەولێر و سلێمانی بڕواایە گەشتی خۆی کردایە یان ڕۆژتایە بۆ خوێندن لەوێ مەسەر 6 مانگ لێ بژایە بیزانایە کە ژیانی ئەوە نییە ینی کاگڕێبین دەزانی ئەتەکەتی مەسەر پەنابەری تۆ ئەوەیە ئەڕۆیت بەنابەری کۆمەڵی مەرجێ بە تایبەتی لەم ساڵانی خێری ئەجگار قورس بووە مەسە بۆنە تو ئەگەر ژیانە بەڕاستی لە مەترسیاوێ یان کەیسێکی سیاسیبی یان کەسێکی با بڵێن مەطلوبی لەلایەن دەستگیان لە ڕووی ئەدیانەوە یان مەسەن لە ڕووی مەزهەبەکانەوە یعنی کۆمەڵە مەرجاندانەوە ئینستا خۆتان دەزانیەوە کەس ئەوانیش ئەوەنە بەسیط نیت تۆ لێرە کەیسێک دروست بکەیت کەیسەم دروست دەزانیی ئێستا بۆ نمونە بەداخەوە ئێمە ئەو شەڕە نەگریستی کە 3-4 ساڵی ڕابردوو داعش کە ڕێکخراوێکی تیرۆریستی 100% بەداخەوە گەورەترین قوربانی ئەم میلەتی خۆمان و پێشمەرگانە کە سەر ڕێز و نەوازش بۆ هەموو شەیدان و بۆ خانەوادەکانیان و بە تایبەتی و برینارێن کە تا ئێستا پێوە ناڵێن ئێمە گەورەترین داکوچی کارمانێ لەسەر ئاستی عالەمە پێشمەرگەیەکمانەیە کە ئەنسان لە هەموو شانێکان توانەسانێ مای شانازی هەموو دنیا و کۆمەلگا بە تایبەتی کوردی ئێمە ئەو ڕێکخراوە بەڵام بەڕاستی ئەوانە خەڵک جەزیدیان لە ناو برد
خەڵکی کریسیانیان لە ناو برد و دوژمن ینی دوژمنی هەموو کەس ینی هەموو نەتەوەکان بوون ئەگەر کوردی ئەگەر عەرەبی ئەگەر وێزیدی ئەگەر سونی ئەگەر شیعی ینی ئەمانە ئەو کاتە دەمانبینی دەیان و سەدان و هەزاران یێزیدی و کریسیان ڕۆشتە ئەوروپا و ئەڵمانیا و مافی پەنابەر بەڕاستی لە ئەو حاڵەتانە دروستە ئەمە هەموو دنیا ئەم شتەی بینی بەڵام ئێستا تۆ دەڕۆی بۆ نمونە دەڵێ من لە سلێمانیەوە هاتوو لە هەرێمی کوردستان هاتوو دەزانی ئەوانە ڕۆژ بە ڕۆژ راپۆرتی ڕۆژان ئەزان ژیانی گوزارانی ئەم خەڵکەیە ئەمە بەشێکی هەموو وردەکارەکان سوپاس بۆ خۆی ئەزانیی ڕاستە لە ڕووی کۆمەڵێک ینی ئێمە بەداخەوە ینی مێژووی هەم لە ڕووی جوگرافیاشەوە ئێمە مەزدەم ینی مەزلومین بەداخەوە ینی ئێمە دەرچێکی دەریایمانە ئێمە بیرمانە بەس ئاگیان لەم بارودۆخی هەیە ئێستا کوردستان لە عێراق جیایە بەڵێ ئێمە بەڕاستین دەوڵەتێکی لە ناو دەوڵەتە بڵێ لە ڕووی ئەمنیە و سوپاس بخۆ ئەمنێتێکی زۆر باشمان هەیە و دەستخۆشی بۆ هەموو دەستگا ئەمنیەکان و بۆ هەموو وەزارەتەکان کە لەم بوارە کار دەکەن سوپاس بخۆ و خەڵکانێکی هاوکاری زۆر باشن ئێمە لە ڕووی ئەمنی و سوپاس بخۆ زۆر ئەمنیەتمانەیە و ئێمە لەگەڵ ئەوەیشە کە ینی بەڕاستی کۆمەلگایەکین زۆر بناغێکی بتەومان نییە بەڵام هاوکاری میژدانمان زیندووە هاوکاری کەسانی ڕۆژئاواکەین ڕۆژهەڵا دەکەین باکوورەکەین و لەم کارەساتە مرۆیانە کە چەند سای ڕابردوو ئێمە و لەگەڵ ئەوەشە ئێمە پەنای بۆ ئەو خەڵ هاوڵاتیانی عێراق کە پەنایان ناوتەوە دەیان و سەدان و بگرە لە ساڵانی ڕابردەوە بەداخەوە و شەڕی کە باسم کرد نزیکەی 1,400,000 تا 2 ملیۆن پەنابەر لە هەرێمی کوردستان بوون یعنی ئێمە شوێنێکی لە ڕووی مرۆڤایەتیەوە ئاستێکی زۆر بەرزمان هەیە ئێستا من نەزانم ئەوەی کە بینیم ینی وەکو گوتم ینی سەیری راپۆرتەکانم کردووە پامنێرێکی بیبیسیانی لەگەڵ ئەوە بە چه حاڵێک ئەگەن و پاپۆڕەکان چۆنە کوژێتەوە لە ناو ئاوەکەی و تەلەفۆنەکەن و یان بەدەمیانە و تا دەربازە بن خوانە بگەنە خراق دەرەکە کە ئەگەنە ئەوێش لەوێ بە چاوێکی زۆر کەمەوە سیر ئەکرێن دواتر کە بە چاوی کە وان زانانی گەشتونەتە بەهشتەکە لەگەڵ ماڵێکی ئەفغانیا بوو پامنێرەکە دەرچوو بوو دواتر پیانەڵێن ئەمە بە 5 کیلۆمەتر نیو ببڕن لێرە پاسیش نییە ئەگەر پاس هەبێ بەستەنا بۆ مناڵ و ژنەکانن ئەوێ پیاوەکان بە پێ بڕۆن بە پێ و هەموو ڕێگەیە بڕن دواتر ئەگەنە کەمپەکە لە کەمپەکە شوێنیان نییە لە دەرەوەی کەمپەکە خێمەیەکیان دوسێ ڕۆژە گەڕێتەوە بۆ لای خێزانەیە کەمجا بە گۆرانی گوتن گەشتە قەراقی بەحرەکە کە نجاتیان بۆ گەشتونەتە ئەوروپا دواتر خۆزگە بمتوانێت سەب گەڕێمەوە بۆ ئەفغانستان جایسە من ویستم بسمەس بەشی دومیەوان یعنی تۆ باسی ئەوت کرد یاساکانی پەنابەری هەمووی گۆڕاوە و بەڕاستی پەنابەری ئەوە نی ئەم ژورانی خواردنی ئەکسپایریشمان پێیان لە ناو کەمپەکەیە ئەوە ئەزانی چی لە بەڕاستی ڕۆژ بە خۆتان زانین ئەو وڵاتانی نایان لێمان بپرسنەوە یان زانین چی لەبەرەوەی خەڵکان تۆ خۆتان زانین وەکو پێم وتی سەرەتا کەسی پەنابەری بۆ کارتێکی فشار و سیاسی سەودای پێوە دەکرێت و بەداخەوە ئەو خەڵکانێکی بەڕاستی لە ئەوروپا و بەگشتی و لە وڵاتانی بەتایبەتی ئەوروپای شەرقی ینی ئەوانە خەڵکانی دڵسۆز بەڕاستی مافەروەر ئینسان دۆست هەیە و ڕێکخراوەکانیانێ ئەوە ئەو وڵاتانەش بەڕاستی ناوێرن سنوورکەنەوە چکە بەڕاستی ئەگەر وا سنوورکەنەوە هەرچی وڵاتی عێراق سووریا لیبیا ئێران کەسیتیانە ئەفغانستان و ئەفریقا کەسیتیانە مێ وڵاتانە و بەڕاستی ئەو وڵاتانە ئامادەنین ڕسک بەم یاسا و ڕێسەک بەشێکی تریش ینی ئێستا وڵاتانی ئەوروپا بەڕاستی لەژێر فشارێکی زۆران و باری ئەم قەیرانی ئابووکل کردی لە ئەڵمانیا خەریکاویش ورد هەنگاو بە هەنگاو و بابەتانە بەڵێ یەکێک لە شتەکانە ئەنجلا مێرکل ینی ئێستا ڕێ پارتەکەی و ئەو پارتی دژەکەی ینی بەڕاستی بە یاسا ئەیانەوێ سنوورێک بۆ پەنابەردانێن بەداخەوە ینی زۆر کەسیان گەڕاندۆتەوە تۆ زانی ئێمە با سەرەتا جا باش نەسەرەوە ئەمەی کێ مەساڵانی ڕابردووە فدراسیۆن زیاتر لە 6500 کەس دیپۆرت و بابلێن دوو جۆر پەنابەرمانەیە دیپۆرتێک لەدەوە زۆرە ملێ نێرنەوە دوای کەسەکەی داغێت تا دوڕۆڤ دەکرێ و بەشی تریشمانەیە ڤۆڵەنتەری واتە ئارزومەندان داواکە بگەڕێتەوە ئەمانی کە ڤۆڵەنتەری خۆبەخشانە داواکەن ئارزومەندانە بگەڕێنەوە تکتی تیارەکان بۆ دابین دەکەن واتە ئەو گەشتی تێچووی گەشتەکان بۆ دابینەکەن و لە ڕێکخراوێکی ئەنتەرنەشنالی نێودەوڵەتیە بڕێک هاوکاریان هێنێ بەڵێ و لێرە مەسەلەن یاساکەی تا ساڵانی ڕابردوو ئاوا بوو ئەگە پرۆژەیەکی شت بواە بەشێکی باش هاوکاریانە کردی لە $5,000 و دەستی پێکرد تا نزیکەی 8,000 تا ئاخر ئەمە لەوانەیە هەرێکێک لەوانە و دوێتی لێرە من کەیسێکی زۆر بە قووەتم ئامادە کردەوە نمونەیەوە چیەمانە چۆتە ئەوێت تووشی ئەو شۆکە بووە کاگا من زۆر کاتم نەماوە
چی بکەین ئێستا بۆ ئەوەی ڕێگری بکەین لەم بابەتە؟ بڵێ من داواکارم لە هاوڵاتیان یاریمی کوردستان تکایە ڕسک بە ژیانتان مەکەن و ڕسک بە سەرۆت و سامانتان مەکەن و هەم داواکارم لە حکوومەت و پەرلەمان یاسایەک دەرکا و ئەم نووسنگانە بە ناوی گەشت و گوزارەوە لیژنەتان هەیە و لیژنەی تایبەتیمەندتان هەیە بە تایبەتی لیژنەی مافی مرۆڤ و وەزارەتی ناوخۆی هەرێم و دەستگای ئاسایشمانی بەڕاستی حەقە و لیژنەیەک پێک بێن لەسەر ئاسی خەڵکی شارەزا و یاسایی کە بە دوواداچین بۆ ئەم کەیسە بکەن با ئیتر چیتر هاوڵاتیانی خوشک و برا و ئامۆزا و کەسوکاری ئەمە نەبنە قوربانی دەستی قاچاقچەکان نەبنە قوربانی دەوڵەمەندی گیرفانی چەند کەسێکی دیاریکرا و نەبنە قوربانی ئەوانەی کە ماڵ و مناڵ و هەر ڕۆژی جەنازە ئێمە کۆستێک بێتە بەردەمان ڕۆژە لە ڕۆژان ڕۆژ نیە مەفرێنزیان ڕێژین لەو بەحری جیا دەبینین چی ئەگوزارێ ڕۆژ نیە لە ڕۆژان خەڵکامان نەگرێ هەڵنەیرێتە زیندان سوکایەتی پێ نەگرێ و کەرامەتی بری نانەگرێەوە ڕۆژ نییە کچان و ئەفرەتانی ئەمە قاچاقچی ناموسی برینان نەکە بەداخەوە داواکارم لە حکومەت ئەرکی حکومەت و پەرلەمانە بە زووترین کات یاسایەکی زۆر تونگ و لەو بوارە کەسانی پسپۆر و لیژنەیەک پێک بێنە سەر ئاستی باڵا و ئەم حکومەتی هەرێم لە وەزارەتی سەرۆزاتی ناوخۆ و هەم لە دەستگای ئاسایش و ئەم ئەم کەیسانە بوو ڕۆژێ و دەیان کەس بێنە سەر محکەمە سزا برێن ببرن بە عیبرەت بۆی کۆمەلگای دەستی خەڵک نەبڕێن. باشە زۆر سپاس بەڕێز ئامان عەبدوڵڵا شارەزا لە بواری پەنابەران سپاس بۆ داتاکانت سپاس بۆ زانیاریان و سپاس ئەو ڕێمانەی کە پێت بەخشینە هیوادارم خەڵک گوێ لێ بێ بزانن بابەتەکە چۆنە ڕووکەنە لایەنە بەرپرسەکانیش لە پەرلەمان لە حکوومەت نیشتیمانی خۆمانمان خۆشەوە بێ هیومامەمانە کرد لێرە ئەو دیواداری ینی لێرە بمێنینەوە لێرە خەڵک حەزی لەوە نییە خۆی بخاتە ئەو ریسکە گەورەیە بکات و پارە و سەرۆت و سامان و هەموو ژیانی خۆی بفرۆشێت لێرە بێ هیوامان مەکەن ئەگەر بابەتەکەش بەو شێوەیە کەین بکرد یاسایەک دابنێن ڕێگری لەم قاچاق و لەم کەسانە بکەن کە بۆ شێوەیە بڵێ زۆر سپاس بەڕێزکا کامان بۆم تۆری بەرنامەکە لەگەڵمانە بووین. ئێستا بابەتێکی دیکە هەیە کە لە جیهانە ترسێکی زۆری تەنها لە چاینا نیە ینی لە چین نییە تەنها لە هەموو جیهانە و ترسی دروست کردووە ڤایرۆسی کۆرۆنایەکە ئێستا وردە وردە هەنگاو بە هەنگاو دەگاتە زۆربەی وڵاتانی جیهان لە چین کۆمەڵێک ڕێوشێنی تند گیراوەتە بەر لە بوارەکەیە بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە ڕێگری بکرێت لەو بابەتە. ئێمە فیچەرێکی تایبەتمان ئامادە کرد وەڵام فیچەرەکە کە ئامادەمان کرد بێگومان ڕۆژ لە ڕۆژ داتاکان زیاتر دەگۆڕێن ژمارەکە زۆرتر دەبێت و لەگەڵ زۆربوونی ژمارەکەش ئەو وڵاتانشی کە ڤایرۆسەکان پێگەشتووە گۆڕانکاریان بەسەرا هاتووە بۆ نمونە دوێنێ ڕاگەیەندا بە فەرمی کە گەشتوتە ئیماراتیش بەڵام لەم فیچەرە ئێمە ئاماژەمان پێ نەیاوە مەبستم ئەو ڕوونکردنەوەی بەم کە کاتی ئامادەکردنی فیچەرەکە لەگەڵ ئەو کە گۆڕانکاری خێرانەی کە دەبێت گۆڕانکاری دەبێت با بینەری فیچەرەکە بین. هەرچەندە ڤایرۆسێکی کوشندە ڕووی لە وڵاتەکان کردووە بەڵام چین وڵاتێکی دەستەوەستان نییە و چێبڕکێی زەمەن دەکات. خاوەنی پیشەسازیەکی گەورەیە دەستی کردووە بە دروستکردنی نەخۆشخانەیەکی هەزار قەروێڵەیی لە ماوەی 6 ڕۆژدا دروستکردنی ئەو نەخۆشخانەیە تەواو دەکات و ڕاستەوخۆ سەرجەم ئامێر و پێداویستە تەندروستیەکانی بۆ دابین دەکرێت و بڕیارە لە ڕۆژی 3 شوباتی ئەم ساڵ پێشوازی لە توشبووەکانی ئەم ڤایرۆسە بکات. نەخۆشخانەکە دەکەوێتە شاری ووهان کە 11 ملیۆن کەس تێیدا دەژی و یەکەم جار ڤایرۆسەکە لە بازارێکی نایاسایی فرۆشتنی ئاژەڵان لەم شارەدا سەری هەڵدا. ڤایرۆسێکی شاراوە. حاڵەتێکی ترسی لە ناو دەسەڵات و خەڵکی چین دروست کردووە. حکوومەتی چین داوای لە هاوڵاتیەکانی کردووە کە لە ناو ماڵەکانیان مێننەوە و لە کاتی چوونە دەرەوەدا پێویستە دەمامک بەکاربهێنن. ڤایرۆسی کۆرۆنا تاوەکو ئێستا 41 کەسی کوشتووە لە کۆی نزیکەی 1300 کەسی توش بوو. حکوومەتی چین لە 10 شار چەند بەشێکی تایبەتی تەندروستی کردووەتەوە بۆ گەمارۆدانی ڤایرۆسەکە.
ڤایرۆسەکە بە بەریەکەوتنی ڕاستەوخۆی مرۆڤ و گیان لەبەران یان لە ڕێگەی هەواوە دەگوێزرێتەوە. ئەم ڤایرۆسە کار لە سیەکان دەکات و دەبێتە هۆی ئیلتیهابێکی زۆر و کەسەکە دەکوژێت. نیشانەکانی توشبوون بەم نەخۆشیە هەمان نیشانەکانی ئەنفلۆنزای هەیە. بە شێوەیەکی گشتی قورسی هەناسەدان و بەرزبوونەوەی پلەی گەرمی و سەرێشەیەکی زۆر لە گرنگترین نیشانەکانیەتی. پیاوی بەتەمەن و نەخۆشەکان زیاتر تووشی ئەم جۆرە نەخۆشیە دەبن. بۆ خۆپارێزی لە ڤایرۆسەکە پێویستە دەستەکان بەباشی بشۆرێت و بەبێ دەستشتن بە دووربین لە دەستدان لە دەم و چاو و لوت. دەست لەو کەسانە نادەین کە توشبووی ئەم ڤایرۆسن. بابەتە مەترسیدارەکە ئەوەیە تاوەکو ئێستا چارەسەر بۆ نەخۆشیەکە نییە. تەنها چەند دەرمانێکی هێورکەرەوە و دابەزینی پلەی گەرمی لەش بە توشبووەکان دەدرێت. زاناکان هەوڵ دەدەن ڤاکسینێکی بۆ بەرهەم بهێنن، لەوانەیە بۆ هاوینی داهاتوو بگەنە دەرەنجام. ڤایرۆسەکە لە ڕێگەی ئاژەڵەکانەوە دەگوێزرێتەوە بۆ مرۆڤ. بە شێوەیەکی ئاسایی ئاژەڵەکان چەند ڤایرۆسێکیان لە لەشدا هەیە. کاتێک مرۆڤ حاڵەتێکی لاواز لە سیستەمی بەرگریدا هەبێت، ڤایرۆسی ئاژەڵەکان بە ئاسانی دەگەنە مرۆڤ. حکومەتی چین بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە بست بە بستی وڵات بە شوێنی توشبووەکاندا دەگەڕێت و چەند ڕێوشوێنێکی گرتووەتە بەر. هەموو هۆکارەکانی هاتوچۆی لە شاری ووهان ڕاگرتووە و لە فڕۆکەخانە و شوێنە گشتیەکان بەردەوام پشکنین بۆ خەڵک دەکرێت و ئاهەنگەکانی ساڵی نوێیان هەڵۆشاندوێتەوە و چەند مەنجێکی توندیان بۆ گەشتکردن زیاد کردووە و بەشێک لە شورا مەزنەکەیشیان داخستووە. جگە لە چین، لە ژاپۆن، تایلەند، سنگاپورە، تایوان، ڤێتنام، کۆریای باشوور، نیپال، فەڕەنسا، ئوسترالیا، مالیزیا و ئەمریکا چەند حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراوە. وەزارەتی تەندروستی حکومەت یەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە تاوەکو ئێستا ئەو ڤایرۆسە نەگەشتوۆتە هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەی بە بەردەوام ژمارەی توشبووەکانی زیاد دەبێت، بەڵام ڕێکخراوی نێودەوڵەتی تەندروستی WHO دەڵێت تەنها بابەتێکی ناوخۆیی چینە و نەبووە تا گرفتێکی تەندروستی نێودەوڵەتی. مەترسیدارترین ڤایرۆس تاوەکو ئێستا لە گیانلەبەرەکانەوە گەشت بێت بە مرۆڤ ڤایرۆسی باڵندە بووە. لە ساڵی 1970 بۆ ساڵی 1990 بوو بەهۆی کوشتنی 50 ملیۆن کەس. ئەوەی کە پێشتر باسمان کردیان بابەتە ئێستا بۆ بابەتێکی جیهانی و هەنگاو بە هەنگاو بەداخوایانی دەگاتە زۆربەی وڵاتانی جیهان. ئێستا گەشتۆتە ئیمارات دوێنێ بە فەرمی ڕایگەیاند. ڕاستەخۆ پامنێرمان ونە ڕسوولمان لەگەڵای لەگەر لە ڕانیەوە. هونەر سەرەتا دەمەوێت وەبزانام کەسێکت لای ڕێنمایی دەدات بۆ ئەوەی کە چۆن دووربین لەم نەخۆشیە، بەڵام وەکو زانیاریەکانت هەتەوەکو پامنێرێک باس لەوە دەکەن کە کەیسێکیش لە ناو هەرێمی کوردستان هەیە. ئەو بابەتە تا چەند ڕاستە؟ سلااوان لێبێ، سلااو لە مینرانی گەلی کوردستان. بێگومان ڕێبی نۆ خۆت ئاماژەت پێداوە ڤایرۆسی کۆرۆنایەکە لەو مەترسیە زۆر گەورە و جدیانەیە کە لە ئێستادا هەیە. بێگومان پێویستە سەرجەم ناوەندەکانی میدیا و هاوڵاتیانیش لە هەرێمی کوردستان کار لەسەر لە دوانی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان بدەن بۆ پێی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتێکی تایبەتێک وەزارەتی تەندروستیە ئەو یەکمان وتەبێژی ڕسمی هەیە بەپێی وتەی ڕاگەندراوی وتەبێژی ڕسمی لە وەزارەتی تەندروستی تاوەکو ئێستا بە خۆشحاڵیەوە هیچ مەترسێک لە هەرێمی کوردستاندا نییە و بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا خۆپارێزی وەکو ئێو ڕێنمانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیەوە دەردەچن بێگومان زۆر گرنگە نەکەر بۆم ڤایرۆسە بۆکو ئەو ڤایرۆسە وەزیارەی ئەم پەتاوەرزیانەی کە هەیە ئەم ڕێنمانەی کە دەردەچن لەلایەن وەزارەتی تەندروستیەوە پابندبوونیان دەبێتە هۆکاری سەلامەتیمان. من میوانێکی بەڕێزم لایە تا محەممەد کە وتەبێژی تەندروستی ڕاپەڕینە دەمەوێت بەشێک لەو ڕێنمانەمان بۆ بخاتە ڕوو کە لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ کۆی بەڕێوەبەرایەتی گشتیەکان گشتاندنی بۆ کراوە تاوەکو لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتیەکانەوە بگەێنرێ بە هاوڵاتیان. کاکتەها سڵاو دەبێم کاتت باشە گەربێ ئێرە ئەم کاتت باش کاکتەها گەڕوو لە کامێرەکەکەی سەرەتا لەوەوە دەست پێ بکەین بۆ نەکەرمە ڤایرۆسە بۆ هەر پەتایەکی تر ئێوە کە ڕوودەدات ڕێنمایەکان چین بەگشتی لەلایەن وەزارەتەوە ڕێنماییتان پێ دەکات؟
سڵاو لە جەناب و سڵاو لە ستافی بەڕێزی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و سەرجەم بینەرانی ئازیە و کەناڵە. دیارە ئەو پەتاوەرزەی کە لە سەر ئاستی جیان بە تایبەتی لە هەندێک وڵاتی دیاریکرا و بڵاوبووتەوە و ئێمە شۆک و هەرێمێک وڵاتێک بەدەرنین لەمە بۆیە وەکو وەزارەتی تەندروستی لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی چەندین پلانی تۆکمە گیراوەتە بەروە ڕۆژانە ڕێنمایی تایبەت لەلایەن وەزارەتی تەندروستی و ئاڕاستەی بەڕێوەبەراتی گشتیەکانە کرێ. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕینیش هەر لە سەرەتای وەرزی سەرماوە کە معرەزین بۆ کۆمەڵێک پەتا ئێمە ئامادەکاریمان کردبوو سەرەتا کۆبوونەوەیەکی فراوان کرا لە نێوان سەرجەم یەکەیداریەکانی سنوورەکە و بە سەرپەرشتیاری داری ڕاپەڕین تێدا چەند میکانیزمێک گیرا بەر یەک لەوانە دیاریکردنی شوێنێکی تایبەت بوو بۆ ئەو حاڵەتە لە ناکاوانەی کە ئێستا لە سنوورەکە دیاری کراوە ئەو شوێنە تایبەتە هەر حاڵەتێکی گوماناوی کە گومانی لێ دەکرێت جیا دەکرێتەوە دەبرێت ئەو شوێنە و ئەو ڕێنمایانش کە بەردەوام لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ئاراستەی ئێمە ئەکرێن ئێمە لە ڕێگەی سۆشیال میدیا و هەروە لە ڕێگەی کەناڵەکانەوە بەردەوام بڵاویەکەینەوە و هاوڵاتیانی لێ وشارەکەینەوە بە مەستی خۆپاراستن وە چەند ڕێگایکی عملی شەیە کە ئەوانش هەر گیراونەتە بەر لە ڕێگەی ناوەندە تەندروستیەکانەوە و ئەو ڕێنمایانەش زیاتر کە داوا لە هاوڵاتیانەکەین پێوەی پابند بن بە تایبەتی ئەوەیە دوورکەوتنەوە لە شوێنە قەرەباڵغ و جەنجاڵەکان و ئەگەر هەر ناتوان خۆشی لێپارێزنە شوێنانە ماسک بەکاربهێنن ماسکی خۆپارێزی و هەروەها گرنگیدانی زۆر بە پاک و خاوێنی و هەروەها دوورکەوتنەوە لە ڕاستە دەستلێدانی ڕاستە خۆ بە تایبەتی لەگەڵ ئاژەڵی کێوی یاخود ماڵی کە بە تایبەتی ئەوانەی کاری ڕۆژانیان لەو جۆرەیە و هەروەها کۆمەڵێک ڕێنمایی کە پێویستن ئێمە ڕۆژانە بڵاویەکەینەوە و بە تایبەتیش هەفتەی ڕابردووە بۆ ئەم هەفتەیەش پلانمان هەیە لەگەڵ بەڕێوەبەراتی و قافی سنوورەکە لە ڕێگەی مامۆسایانی ئاینیەوە گرنگی زیاتر بەو بابەتە بدەن بە تایبەتی بۆ هۆشیاری هاوڵاتیان خۆپاراستن. دەکرێت بەشێک لەو ڕێنمایانەمان پێ بڵێ یا بۆ بخوێنیەوە کە لەلایەن وەزارەتەوە ئەنی بۆ هاوڵاتیان بەڵێ دیارە ئەو ڕێنمایانە کە بەردەوام تکرارەکرێتەوە و ئاراستەی بەڕێوەبەراتی گشتیەکانە کرێ هەندێکی مەحەلین هەندێکیان لەسەر ئاستی وەزارەتن ئەوانەی کە لەسەر ئاستی وەزارەتی تەندروستین زیاتر ئەوانن کە ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتانی بە تایبەتی ئەو ڤایرۆسیان تێدا بڵاوبووتەوە و سەفەرەکەن بۆ هەرێمی کوردستان ئەوانە یاخود لە خاڵە سنووریەکان و فڕۆکخانەکانەوە داخڵ دەبن ئەوانە پشکنینیان بۆ دەکرێت و هەر کەسێک کە گومانی لەسەر بوو هەڵگری ئەو ڤایرۆسە یاخود توش بە نەخۆشیەکە بووە ڕاستەوخۆ ئەبێ لە ڕێگەی ئۆتۆمبیلی فریاگوزاریەوە ببرێتە ئەو شوێنەی کە لەلایەن نەخۆشخانەکانی ئەو قەزا یاخود ئەو شوێنەی هەرێمی کوردستانەوە جیا کراوەتەوە بۆ ئەو توشبوانە و هەروەها ڕێکاری تریان لە ڕێگەی بەشی نەخۆشیە گوازراوەکانە لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی لە سەرجەم پارێزگاکان و هەروە لە سنوورەکەی ئێمەش کە دانانی پلانی تۆکمەیە بۆ خۆپارێزی لە سەرجەم ڕێکارەکانەوە کە پابند و کە پەیوەندیدارن بە گواستنەوەی ئەو ڕێنمایە تەندروستیانە. عادی لەسەر ئاستی ناوچەکان یعنی ئەمە بۆ فڕۆکخانە و خاڵە سنووریەکانە لەسەر ئاستی ناوچەکان بە بۆ شوێنێکی دەڤەری ڕاپەڕینە گەرمیانە هەڵەبجێ ینی ئەوەی ئێمە ئەمە باسکەم زیاتر وەکو سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین ئەوەی ئێمە کردومانە بۆ هەر حاڵەتێکی لەو جۆرە یەکەمیان شوێنێکی تایبەتمان کە جیا کردوتەوە و هەروەها کۆمەڵێک پێداویستی تایبەتمان بۆ دابین کردووە و هەروەها لایەن وەزارەتی تەندروستیشەوە هەر ئەمڕۆ ئاگادار کراوینەوە کە سەرجەم ئەو پێداویستیانێک کە پێویستن بۆ ئەو بەشەی کە جیامان کردوتەوە داوای بکەین و بە زووترین کات ئەو بەشەی کە تایبەتە بە ئەو حاڵەتە کتوپڕوە ئەو حاڵەتە گوماناویانە و جیاکردنەوەیان لەو شوێنە ئامادەکاریەکان کراوە. بەردەوام لەلایەن وەزارەتی تەندروستی و ڕێنمایانە هەیە ڕۆژانە چاودێری دۆخەکە دەکرێت. بەڵێ دیارە وەزارەتی تەندروستی بە تایبەت خودی بەڕێز وەزیری تەندروستی لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکان دایمە لە پەیوەندیکردندان و ئەو ڕێنمایانەی کە پێشتیشم باسم کرد بە بەردەوامی ئاراسی بەڕێوەبەراتی گشتیەکانەکرێن و چاودێری دەکرێت بە تایبەتی لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرە گشتیەکانەوە بۆ ئامادەکاریکردنی تەواو. هیوادارین ناوچەکەمان بە دوور بێ لەو پەتایە و هاوڵاتیانی خۆشەویستی بە تایبەت هەرێمی کوردستان و عێراق پارێزراو بن لەم نەخۆشیە. تاژیان دواوتت ئەو شتێک بتوێ بە هاوڵاتیانی بڵێ. لێرەوە داوا لە هاوڵاتیانی ئەزیزەکەم بە تایبەتی ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی بڵاویەکەنەوە بە تایبەتی گرنگیدانی زۆر بە پاک و خاوێنی
و دوورکەوتنەوە لە شوێنە قەرەباڵغیەکان تا بۆیان دەکرێت خۆیان پارێزن و هەروەها بە تایبەتی ئەو هاوڵاتیانەی کە لە سنووری گوندەکان یاخود کاروباری ڕۆژانیان بەرکەوتنە لەگەڵ ئاژەڵی خۆماڵی یاخود کێوی بە هەر جۆرێک بێت خۆیان پارێزن لە دەست بەرکەوتنی ڕاستەوخۆ و هەروەها گرنگیدان بە هەموو ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە وەزارەتی تەندروستی ڕۆژانە بڵاویان دەکاتەوە. تەها محەممەد وتەبێژی تەندروستی ڕاپەڕین سپاس بە زانیاریەکانت بەڵێ ڕێبینەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر لەڤەری ڕاپەڕین وەکوی ڕێنمانەی کە لە وەزارەتی تەندروستیەوە گشتاندنی بۆ کراوە بە هیوای سەلامەتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سپاس باو کارمان هونە ڕەسوڵ و میوانەکەشت بۆ ئەم تۆرەی بەرنامە بۆ ڕێنمایەکان پێتادا گرنگترین بابەت ئەوەیە کە وەکو ئەنفلۆنزەکانی دیکە لە تەوقەکردن و ماچکردن و هەندێک کۆنتاکتی ڕوبەڕووی لەگەڵ کەسانی دیکە بەکارهێنانی دەمامک ئەو بابەتانە زۆر گرنگن دەشتن ئەمانە زۆر گرنگن کە بە دووربی لەو نەخۆشە. بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن سپاس بۆ هاوکارانم سپاس بۆی کە تاو پێسە بینەرمان بوون خواتان لەگەڵ. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. فەرموو وەرە خواردنێکی خۆشمان هێناوە، لەگەڵمان بیخۆ. سپاسدانەکەم، خواردنی من جیاوازە. گیان چۆنی داکەم کفتەی لێناوە وەرە دەعوەتی. سپاس دەستخۆش، بەڵام خواردنی من جیاوازە. ئەم ڕێستۆرانتە خواردنی زۆر خۆشیان هەیە، وەرەم ئێوارەیە داواتی منی. نا دەستخۆش، منم خواردنانە ناخۆم، خواردنی من جیاوازە. ئەم خواردنە جیاوازەی تۆ چییە؟ ئادەی با بزانم؟ ئەتەیە بزانیت چییە؟ وەرە لەگەڵ بە. ئەو خواردنە جیاوازی باست دەکرد. کوا بابێت گیانەکەم بیهێنە. بەڕاستی برنجێکی جیاوازە. ئەمە چ برنجێکە؟ ئەمە برنجی چالاخە. ئێستا زانی بۆچی خواردنی من جیاوازە؟ برنجی چالاخ تام و چێژی جیاواز بۆ خوانێکی تایبەت.